ئەم کاتەتان باش بەڕێزان، سوپاستان ئەکەین ئەگەر بێدەنگی جێگەکە و سوپاسیشتان ئەکەین ئەگەر مۆبایلەکانتان سایلەنت بکەن بۆ ئەوەی هەمومان بە ئاگابین لە یەکتر. بە ناوی ڕێکخراوی ئازادبوون بەخێرهاتنتان دەکەین، خۆشحاڵین بە ئامادەبوونتان بەو کاتەی کە تەرخانتان کردووە تا هەمومان پێکەوە بین. ڕێکخراوی ئازادبوون کۆڕبەندی ئاشتی پرسی چارەسەری کێشەی کورد ساز دەدات. ئاشتی هەمیشەیی لە نێوان گەلاندا نایەتە دی، هەتا باوەڕ بە یەکسانی و یەکتر قبوڵکردن لە ناو ناخ و دەرونی مرۆڤەکاندا نەچەسبێت. لە گۆشەنیگای ڕێکخراوی ئازادبوونەوە ئاشتی لە خۆرهەڵاتی ناوێندا پێش ئەوەی پرۆسەیەکی سیاسی بێت ضرورەتێکی فکری و ڕۆحی و ئەخلاقیە. ئێمە هاوڕێیانی ئەم ڕێکخراوە باوەڕمان وایە کە مەبەست لە پرۆسەی ئاشتی بە تەنها ڕێکەوتنی سیاسی نییە لە نێوان دوو لایەندا، بەڵکو بریتیە لە گۆڕینی شێوازی بیرکردنەوەی گەلان و دروستکردنی پەیوەندیەکی نوێ لەسەر بناغەی یەکسانی و مافی چارەنووس لە نێوان پێکهاتە ئاینی و نەتەوەیە فرەڕەنگەکاندا. ئەم دیدارەی ئەمڕۆمان لە ساتەوەختێکی زۆر هەستیاری جیهانی و هەرێمی و نێوخۆییدایە کە پێشبینی گۆڕانکاری گەورە بە ئاراستەی جیاواز لە ئارادایە. لەم دۆخە ناسەقمگیرەدا گەلی بێدەستی کورد دەستپێشخەری کردووە بۆ هێنانەدی ئاشتی و گەیشتن بە بەشێک لە مافەکانی و کردنەوەی گرێکوێرەکانی مێژوو. دوای 100 ساڵ لە داگیرکاری و دابەشکردنی کوردستان و کۆمەڵکوژی بەردەوام و تاوانی هەمەجۆرە، دوای سەدەیەک لە سیاسەتی تەتریک و تەعریب و تەفریس و ڕاگواستن و هەوڵدان بۆ سڕینەوەی نەژادی کورد، دوای دەیان ساڵ لەشکرکێشی و بەرگری چەکدارانە کە نەک هەر بە تەنها گەلی کوردستان بەڵکو و ڕەنجدەران و زەحمەتکێشانی گەلانی سەردەستیش باجەکەیان داوە، بەڵام هێشتا کورد خاوەن پرۆپۆزەڵێکی ئاشتیانە و پێکەوە ژیانە. پێدەچێت کاتی ئەوە هاتبێت کە سیاسەتمەداران و بیرمەندانی گەلانی ناوچەکە بیر لە چارەسەرێک بکەنەوە و بگەنە ئەو دەرەنجامەی کە سەدەیەکی تریش لە ناکۆکی و شەڕ و کوشتارە. تەرازووی هێز بەلایەکدا ناخات و لە کۆتاییدا هەر ئەبێت کۆتایی بە سیاسەتی داگیرکاری و ئینکاریکردنی کورد بهێنرێت و مۆدێلێکی نوێ بۆ حکومڕانی و پێکەوە ژیانی ئاشتیانەی گەلانی ناوچەکە بە کوردیشەوە فەراهەم بکەن، کەواتە بۆ ئەوەی گەلانی ناوچەکە و پێش هەمووانیش دەوڵەتانی سەردەست لە نالۆژیکی شەڕەوە بپەڕنەوە بۆ لۆژیکی ئاشتی و پێکەوە ژیان. پێویستە چاو بە هەموو بنەما فکری و پەروەردەییەکاندا بخشێنینەوە، لەبەر ئەوەی ئاشتی بەوا تاقوڵەکەی تەنها وەستانی شەڕ نییە، بەڵکو ئامادەبوونی عەقڵە و ڕەفتارێکی پڕ حیکمەتە بۆ زاڵکردنی سەروەری گفتوگۆ بەسەر ڕق و کینە و توندوتیژیدا. ئاشتی بریتیە لە چاندنی گیانی لێبوردەیی و قبوڵکردنی ئەویدی لەسەر بناغەی یەکسانی و پارێزگاری شکۆ و کەرامەتی هەمووان. ئێمە وەک ئەرکی ڕێکخراوەی ئازادبوون و وەکو پێکهاتەیەکی سربەخۆی کۆمەڵگەی مەدەنی کە باوەڕمان بە تاکی ئازاد و یەکسان کۆمەڵگەی مەدەنی کارا هەیە، بە پێویستمان زانی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە زیندووە بکەین بە میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر سەربەز نەبی فەرموو کاک دکتۆر، مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیە فەرموو دووەم کورسی سوپاس دەکەین، مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیە، دەستوری حکمی ئینتیقالی سووریا و پرسی فرەیی و دیموکراسی. زۆر بەڕێزیش کاک دکتۆر شۆڕش حەسەن بەڕێزتان بفەرمونون، مامۆستا لە پەیمانگای عەلەمەین بۆ خوێندنی باڵا لە شاری نەجەفی پیرۆز،
ڕێگریە دەستوریەکانی پرۆسەی ئاشتی لە باکووری ڕۆژئاوا و پێشتر مامۆستای زانکۆی سلێمانی و مامۆستای هەمووان بووە. زۆر بەڕێز کاک عوسمان حاجی مارف بفەرمونون بەڕێستان سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی کوردستان بابەتەکەی وەهم بە ئاشتی. فەرموو مامۆستا عوسمان، فەرموو. زۆر بەڕێز مامۆستا محەممەد بەکر مامۆستای زمانی کوردی لە ئامادەی هەڵکەوت نووسەر و لێکۆڵەر بابەتەکەی پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەستپێشخەری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە. زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا ئەشرەف فەرموو مامۆستای زانکۆ و توێژەری ئەکادمی کاریگەری و گۆڕانکاری هاوکێشە نێودەوڵەتیە نوێیەکان لەسەر پرۆسەی ئاشتی لە سووریا و تورکیا. ئێستاش داوا لە بەڕێز کاک دکتۆر سەربەز نەبی ئەەکەین فەرموو بابەتەکە و بەویست بچۆنت پێ باشە. سپاس دەکەم سلااو ڕێز بۆکشان، سپاس بۆ کاک تەحسین و برادران کە داوامان کرد دووبارە. بەڕاستی من لەسەر دەستور زۆر نووسیە، نازانم لە چێ دەست پێ بکەم. ئەم دەستوری جۆلانی تقریبان تا ئێستا ریڕایتینگ نەکرد، ینی من تەحریر نەکردە، بەڵام وەکی تێبینی پارچە پارچە بۆتان پێشکەش دەکەم. لە خولاسەتەوە ئەم دەستورە هەر تشتی خراپ لە دەستوری ویلایەت الفەقیه و دەستوری تورکی بریا بە کورتی، فۆرمی دەستوری تورکی بریا، ئامانجی دەستوری ویلایەت الفەقیه بردیا. و جاری یەکەمە تۆزێکی ئەم دەستورە دووری گۆتاری نەتەوەپەرستی عروبی بووە، بە شێوەکانی دەستورین کەون نەهاتیە باسکردن، بەڵام لە ئەنجامدا عروبە بە شێوازێک نەعەلمانی پێشکەش دەکا. جۆرەکی عروبەیەک ئیسلامیزم لەسەر سووریا فەرق دەکەی، نەعروبەیەک عەلمانی کە بە جۆری حیزبی بەعس هات. دەستور ئەوەی هاتە نووسین هیچ شەرعیەتێک شەعبی یان دەستوری نییە. ئێمە پرۆسەسی نووسین و ئامادەکردنی ئەم دەستورە، ئەم دەستوری ڕاگوزەر باوەرم، ئەم دەستورە لە دەستگاین بەڕەئی من لە دەستگاین ڕۆشنبیری ئیستخباراتی هاتە نووسین، حتا نە بەدەستی سووریان هاتوو نووسین. و جۆرەکی بە عەربی پێ دەڵێن تەرقیع، بە کوردی پینە، بە پینەکردن هاتیە نووسین. پینەیە، پارچەیەک لەوەی پارچەیەک لەوەی. لە شەعردا جاران جۆرەکی شەعر لە فەرەنسا دیار بوو، لە شەستەکان ناوی شەعر کۆلاج بوو. کۆلاج کە هەر قسەیەک لە جەریدە دەینا و لەسق دەکردن، ئەمە شێوازی کۆلاج هاتیە نووسین ئەم دەستورە. لەبەر وانە لە ئاستین بینا تەناقوداتی هەنە، لە ئاستین شەکل تەناقوداتی مەفاهیمی زۆر تێ هەنە. بە هەر حالی ئەم دەستورە جۆرەکی توغیانی نەتەوەپەرستی باڵا سەروەر لە سووریا جێبەجێ دکێ و ڕەوا دکێ. دووبارە دەستورێک عروبیە و ئەم دەستورە وەکی ئالان تۆرین دەڵێ بۆ خزمەتی ئەغلەبیەک مەزهەبی عرقیە. و ئەمە خراپترین جۆری فاشیە، وەکی فاشیەتی میلۆزۆڤیچ هی سەربیان ئینتاژ دکێ لە سووریا، بەڵام بە ئیهابێک ئیسلامی عەرەبی. شێوازی کە ئێمە باس کرد کە پرۆسەسی ئامادەکردن کە ئەحمەد شەرع هاتە دەستهڵات بە شەوەک لە ڕێکەوتنێکی هەرێمی ئێمەزانن نە بەسەر کەوتنێک لەشکەری و سەربازی هات، لەبەر ئەحمەد شەرع و جەبهەت النوسرە هیچ شەڕی بە شار ئەسەد نەکردن لە هیچ ڕۆژێک. هاتن بە ڕێکەوتنێک، پیلانێک ناودەوڵەتی ئیسرائیل، ئەمریکا، رووسیا، ئیران، ئەمان گشت بەشدار بوونتی. یەکسەر لە ڕووی دەستوری سووریا فۆرمات کرد، هەمی دەستور یاسا ڕەت کرد، تەنیا ئەزایەتی خۆهشت وەکی تاک
کە بووتە بناغی یان بنەمای ڕەوایەتیەک سیاسی لە سووریا و لەوێ مەجلس حکم انتقالی لجنەت حیوار دامەزران و پاشی دەستور دامەزران دەبین کە دەستوری هاتیە نووسین بەرهەمی ئارەزوو یان ئیرادەیەک کەسایەتی جوڵانیە ئەوەی دەستوری نووسین نەمؤەهەلن بە هیچ واتەیەک ئەکادمی کە دەستوریان بنووسن توانایانی نەزانستی نە ئاکادمی هەیە ڕاستە یەکیان مامۆستا بوو لە زانکۆی ماردین من مامۆستا بووم لە زانکۆی ماردین ئەو کاتە ئەوە تەڵابە بوو تەڵابەی ماستەر بوو و ئەمە بە پێوەرەکانی فقی ئیسلامی نووسینە دەبینین لە دەستورەوە هیچ اعتراف بە پێکهاتەیەک ناکە و جاری یەکەمە لە مێژووی سووریا لە دەستوری 1920 تا ئێستا وشەی الفقه طبعا التشريع الفقه جاء للتشريع الفقه الإسلامي بأل التعريف المصدر الرئيس للتشريع نوتيا الفقه الإسلامي مصدر وكي شون لعراق يعني واتيوي فقه أمانة لبر فقه هو قول الفقهاء على شرع الإلهية وجوازيها أوي شريعة خوندنا أما سأل نيوان دقكي فقه ودقكي شرع تشريع شيء فقه تحديدا ليرة ببي صلاحيات مجلس الفقهاء داني عين وكي مجلس الأوصياء على الدستور لدستور إيران ده أيتوان هر ماديك لبرلمان دربشي أيتوان رد بكن لبر لا ينسجم مع الفقه بلا ما بس بفقه كيا فقه ابن تيمية وابن صلاح فقه ابن تيمية وابن صلاح كهمي بكاتي سوريا تكفير دكي علوية كان تكفير دكي درزية كان تكفير دكي وكشتنيان روادكي سبيني و أم أي دار الإفتاء كدامزرا مجلس الإفتاء لسوريا إما زال أسامة الرفاعي أو أبو إيجو كاتي خوي ويران كردني مالو سميان كرد العفرين فتوى بيدا أم أسامة الرفاعي بو وأم أسامة الرفاعي بخوا وجوب الشر دجي جهاد دجي جولاني على كريا وروا كريا كشتني جولاني بيش استابة فتوى بلام شون بو رئيس مجلس الإفتاء من نتيجة تسويات الترك لقال سعودية لبر أسامة الرفاعي سروتي إخوان المسلمين سوريا كبسر تركيا أما أسامة الرفاعي بيش چند روج لكوبونوي يكم أنجمني إفتاء لسوريا قلت إما أركي ما چاوديري ياساكاني كالبرلمان دربج وكي چون مجلس صيانة الدستور أو الأوصياء على الدستور لإيران أيتوان هر قانونك تعارض بك لقل مادة كان تأويلك ديني فقهي أيتوان رد بك وعتيوه چيا ليروا أما قرانا تشتك لإرسي إسلامي دبجني آداب السلطانية إيه ماوردي كجاري يكام أجاز أنه حتى يجوز لا يجوز الخروج على السلطان الجار إلا إذا شهدت منه كفرا بواحا كي كفري بواحي ولا سردمي لينين كسي كفري بواحي براستي وما ورد شرعية الدولة بمفهوم الغلبة طبعا ما بيش كوتنك بولكاتي خلا فقه إسلامي ده أما أنا طبعا باشي فقهاء إسلامي همي ليقر شرعية السلطان بالغلبة لبرو أنا جولاني يستاشي ده من يحرر يقرر يعني هيج شرعيتك سياسي يان شعبي يان دستوري نية إما خاوني دستلاتك لآداب السلطانيات شيكرن وفقه سلفي بقشتي واكر كالاجتهاد جيابه للسلطان بلام السلطان أو بخو مجلس الاجتهاد ديني حق السلطان حتى لو كان كافرا
في سره يعني صلاحيات مطلق ام صلاحيات مطلق لدستوري تازه سوريا هي جوازيك نية نيوان سلطات تشريعية يان سلطان تنفيذية يان سلطان القضاء حتى مجلس القضاء الجمني دادقا أو الديني برلمان تلتكي برلمان وبخد ديني أماناك قش جيقا لوي مصطلحاتي كإيما شرعية السيادة كلسر مفهوم الأمة دا مزراند السيادة الدولة لامي دستورين يان الأمة يان الدولة هالقرا سيادة ليروا ديار نية وحتى هيج دزقايك نية يان آليات الرقابة نية كبرلمان بي يان دادقا بي يان چون بتواني چاوديري رفتاري سروك كومار بكي سلطة تنفيذية واتوينا هميشت تركيز بوا لقناغي قواسنا ودا بي علينا السلطة الانتقالية دا همي تركيز بوا لدستي شرع لماوي 5 صال طبعا لماوي 5 صال اقا دو جار يان جارك ديكا كونكوجيا كوكي اوي لدرياي سبي بوي ناو تشكي علوية كان بيبي يك علوي يك درزي لسوريا نامي طبعا اما ناوي بچنا ناو تفاصيل سياسي حتما باشي ايوا برستان هبن ايتوانن ولام جاري نيكما طبعا بلام لوي ديار دبي كتحديد دين الدولة دين رئيس الدولة نجارية كما لسردمي ملكي ملك فيصل دستوري ملك فيصل 1920 دين دست بيكر لحتى لصالي شيستكان رد كرن بلا ما مجارية كما لقل فقه بو معنى تواتينا أجا دين رئيس الدولة ينبغي أن يكون الإسلام علاوة على أن الفقه هو المصدر أو جدري سرتاي سرچاوكي سرتاي بو تشريع أمانات دولة دينية دامزرين بيكوا وأمانات تتعارض مع ما ديده كبيضلين المواطنون متساوون هولاتي يكسانا بيش ياساو بيش دستور أوان وقت ما يا كان دكتور شورش و أوبرزاني في اختصاصي على الدستور إما لقل جيبيا كرنوي كومالي بابتي زور باش لقل دستورتي عراقا بلان هشتا إما لباشور نما توانيوي بريا كوتني بردوام هاي واتا أو أشتي كإما أمرو قصي لسرك ني توانيوا بأشتيانة تارادي بتواني بيكو بينو كيشاكان ما تارسكي لقل بوني أو دستورشا كإستاتو برزل أما جنبو خالانه يا دركوت كأم دستورا هیچ لەگەڵ ئاشتیا یەکارگیر نییە ببوورە ئەمەیان ببوورە کات دکتۆر شۆڕش ئەوە پێشتان وتم کە بۆ ڕیکۆرد ئەبێ پێم بێ بەس پرسیارەکە گرنگە ئێمە بەڵێ ئێستا تێگەیشتین کە ئەم دەستورە لە بەرژەوەندی هاوڵاتی تناوي من بردوام بكم يعني بەردەوام ئایا ئەتوانین پێشنیاری یعنی ئێوە بەڕێستان وەکو ڕۆژئاوای کوردستان دەرفەت ماوە هیچ پێشنیارێکی تر بکا بۆ ئەوەی ئەم پرۆژەیە گۆڕانکاری ئەمە لە پرستی بابەتەکەی دەستور و ستراکچەری دەستور شیک بکەن لەسەر کاتەکە و ناڕواتێ بەردەوام ئەوە لەسەر جورفانی وەختی منە زەمان ئەنجا جگا لەوەی من دوێ لێرەتی بینیەک بڵێ بێناسکردنی دەولەت بە ناوی تەبانە لە ساڵی 63 ناوی بوو جمهوریە العەرەبیە سووریا لەبەر دەستوری 1920 زۆر بەراورد من کردێت دەستوری سووریا لە 1920 تا ئێستا هیچ ناوی سووریا نە عەرەبی وەسفی عەرەبی پێ نەبوو ئەو نعتی عەرەبی پێ نەبوو حکوومەتی عروبی هاتن پاشی انفصالی پاشی جیابوونی مەسر و سووریا یەکیتی مەسر و سووریا و جاری یەکەم بوو بە ناوی لە دەستوری 1963 تا دەستوری 1970 چل جار ناوی عروبە و عەرەبی هاتیە لە دەستوردا
المواطن العربي، الشعب العربي، الأمة العربية، الدستور العربي عربي، يعني دستور بكاملي ترجمة يا للنظام الداخلي حزبي بعث دساتيري لصالين 63 تاس صالين تقريبا 2012 كبشار أسد دستور جواري هندك سوكر أو شيء عروبات إذا كم كر بلام عليه دوباره ناوي الجمهورية العربية السورية بكارنا كواتبنا أم جمهورية تنيا يكنتو تيا وزوربي خلقي سوريا زوربي أين كانوا أوانا إسلام لقل عروبة ليروا زوربي خلقي سوريا لدروي بازني عقد اجتماعي دردكي طبعا من دويت تشتك باس بكم ليرا رون بكم بو جنابتان ايوا زانو مظلوم عبدي ريكفتناك لقل جولاني كر وريكفتناكا باسي المكونات المجتمع الأصلي الكردي بوع أو شيء عربي بكار يعني narrative society native society native society ببي فقه دستوري ناو دولتي كومالغايا نجهشتيا قناغي القومية nation الأمة استزور هنا وكي سكاني أصلي إيه كندا إيه باكوري كندا أما تنايتو أنا بلي قومية جنوبي السودان نتو نية كومالغايا بلان كومالغاي نيتيفن أصلينا كمظلوم عودي قبول كريا بلي نيتيف سوسايتي مجتمع أصيل واتيوي حقتا نية مشاركة لمفهوم السيادة بكي فقه دستوري وحتى مجتمعات أصيلة إنيوان كندا باكوري كندا وروسيا أتوانين قبول لكن هاولاتي بوني يك دولتان لسر أو بردد أو سهولكا أو تشيا قشايا درون وتين بيسينور أما بيضلين مجتمعات أصلية واتيوك جولاني ناوي دستور كرة الجمهورية العربية السورية والسيادة تحال إلى الأمة أو الشعب حق نية اعتراض بكي تبلي لو تناوي كريا الجمهورية العربية السورية لما تبخوا خو بيناسنا كريا كشعب اعتراضك في شيء نواضع لين في شيء الكردي هوليري السليماني السليماني اوكي بوجا ألا برو أنا من زور بتندير أخني المظلوم عبديك تو لو مسائلني سوسيو سياسي تناجي تو لاشجركي تيكو شركي برو كابتنين أو لا هي عن أسايبك بلا أي سياسي أو أنا عيشتنيا ولا برو أنا كدستور هاد استا دستور دوبات كلام ديروكا كأنه الجمهورية العربية السورية السيادة للشعب العربي الشعب العربي تنقلت يا شعب كردي وهالقري سيادة نتوي عربا ما بحثي فرض الفقه كمصدر رئيس للتشريع ومثابة إلغاء سلطة الشرائع الدنيوية ووصاية ليرة تشتكدبي مفهوم السيادة الحميد دساتيري آيني ندنيوية سيادة بدولة دام أزراندن بلام لا دساتيري آيني السيادة موجودة قبل وجود الدولة هيا بيش هبوني دولات لبر ما ورائية عزمانية وبالتالي روابوني دولة روابوني دستلات روابوني نتو بخوا بيوندي هيا لقل چندي قنجاوة لقل أم مع بيوركانين أوامر رينما يكاني إلهي دا وليروا دولتنا بدولتك دنيوي a secular side of state نمعنى علمانية وكب عربي ده لبر وشكا التباستي هيا واتاوي دنيوة الدولة دنيا كردني دولات روابون وهابوني دولات ندستلات لبر چمكي دولات ببي تعريفي ريكفتني ستصالين حفظة ويستفاليا دولات بعقد كومالاتي نيوان همان خلق تدا مزراندن إراداتي آزاد دولة دامزري سلطات أي والله
بزانيام خون دماندينة كربوكا تحسين أول سياقة بكن لا حوليرتا أما سلطة الخليفة يعني. أو السلطة رهاية لويس رابع عشر هي إسلام من مقدمة الدستور بعثنا كيريا إذا باشا بهر حالي زور يعني تبيني من هيا مثلا ما دي حافظ دلي أتكفل الدولة التنوع الثقافي موجود أم عيني ما دلما دستوري 2000 وحفظها بو بلام هيك اعتراف بتنوعك ثقافي ناكي لنا ودستور نالي زمانك دي هيا كولتورك دي هيا نتوك دي هيا وكيما بحث كر سلطاتي تشريعي قضائي انتخابي آليات رقابية أما قشنين دين حاكم الدولة أما جارية كما ومبدأ ممارسة أما مسألة زور سوسيولوجي مهمة فكر الحداثة باتوزكي تكلكم عربي كردي بوا فكر الحداثة جوازي خستة نيوان مبدأ السلطة وممارسة السلطة كاريناني دستلات وبنماي دستلات هو لم جوازية ديمقراطيتها تدا مزران دن ليروا كرنا يك مبدأ السلطة وممارسة السلطة تتم باسم الإلوهية أما أم نقلة أم قواسناوا نيوان السلطة الكنيسة تا السلطة المطلقة باش السلطة المطلقة السلطة العلمانية هاتيا بلام أما قناغك انتقالي بو بلام شورش جيري بو كلويس رابع عشر تقول أنا الدولة أنا الملك باشي جيابو لبرشة لويس رابع عشر أم در صلاة على دستي بابا درخص إنا لسر لتوي خدا مثلا لسر بازني سينوري ولاتي خدا مثلا طبعا حمي إسلامي سياسي بقى ما على الهامش بوغلي حمي إسلامي سياسي لكردستان اعتراف بالسلطنة تويناك لبر مرجعي أوانات جواز لبر وآسانة بلي والله مسلمانة كي بنغلاديش بو من مهمترة لكردكي زدي طبعا حديث زورة بس دبينين أو دستلاتي رها ليرة ومجال بمنا دسباس دكم 6 ساعات من 6 ساعات ونص سيارة سياقة كده کاک دکتۆر شۆڕش حەسەن بابەتەکەی ڕێگریە دەستوریەکانی پرۆسەی ئاشتی لە باکوور و ڕۆژئاوا فەرموو کاک دکتۆر. سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ ڕێخستنی ئەو دەرفەتە کە لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەو بەڕێزانە قسە لەسەر پرۆسەی ئاشتی لە باکوور و ڕۆژئاوا بکەین. بە پێی پسپۆرەکەی خۆم من قسە لەسەر لایەنە دەستوریەکە دەکەم کە لە باکوور و لە ڕۆژئاوا وەگەزانی دەوڵەت لەسەر سێ بنەما ڕوکنی سەرەکی دادەمەزرێ گەل هەرێم دەسەڵاتی سیاسی دەستور دێ ئەم سێلایانە هەر سێشیان ڕێک دەخات کە ئێمە دەین ئێستا بەندەکانی دەستوری تورکیا و سووریا دەخوێنینەوە و ئەلانە دەستوریان کە لە 13 ئادار دەرکرا 2 ڕۆژ دوای ئەو ڕێکەوتنامەی نێوان کورد و ئەحمەد شەرع یعنی بۆمان دەردەکەوێت بەڕاستی کە زەمینەیەکی گونجاو نییە بۆ ئەوی کە تۆ دڵت پێ خۆش بێ بڵێی پرۆسەیەکی ئاشتی هەیە بەرەو سەرکەوتن دەڕوا بەڵام هەمی 6 قانون بە دوای واقع کەوتووە واقع خۆی فەرز کردووە بەسەر قانوندا ئیمپراتۆرێتی عوسمانی تورک شکا لۆزانیان بەسەر سیڤەریان بەسەردا سەپان بەڵام کاتێکە ئەتاتورک مستەفا کەمال سەرکەوتنەکانی بەدەستێنا هەڵگەڕایەوە و ئەو ئەمجارە هات لۆزانی سەپان بەسەر هەموو جەبهەی ڕۆژئاوا وڵاتانی ڕۆژئاوای ئەو سەردەما ئەگەر بینە سەر چەمچی گەل دەبینین دەستوری تورکیا زۆر بەڕاشکاوانە ئینکاری بوونی گەل دەکات لە تورکیا دەستورەکە بە ناوی ئومبەی تورکیەوە دەرچووە نەتەوەی تورکەوە دەرچووە هەموو هەوڵێکی لە دیباجەکەی تا چەند مادەیەکی هەوڵی سەپاندنی نەتەوەی تورکە بەسەر نەتەوەکانی تردا و سڕینەوەی نەتەوەکانی تر ئینکاری بوونی نەتەوەکانی تر
مادەی دیباجەکە مادەی یەکەم دووەم سێ مادەن کە ئەساسی دەوڵەتی تورکیان دامەزراندووە لەسەر نەتەوە پەرستی نەژاد پەرستی تورک لە سەردەمی دەستوری 1924 دەستوری کەمال ئەتاتورک ئەو دەستورە لە 45 لە 61 لە 82 تعدیل کرا لە 2007 تعدیل کرا تا ئێستا ئەم پێشەشی ئەم چوار سێ مادەیەوە خۆی ماوەتەوە لەبەرەوەی مادەی چوارم دەڵێ ئەم چوار مادەیە نابێت دەستکاری بکرێت بە هیچ شێوەیەک نابێت دەستکاری بکرێت ئەگەر بازەکەی بخوێنەوە زیاتر لە 12-13 جار تەکیل لەسەر سەپانینەتەوەی تورک دەکاتەوە بە شێوازی جیاوازدا بە هەمان شێوەش مادەی دووەم کە دەڵێ ئەم دەوڵەتی کۆماری ئەلمانی تورکیا لەسەر ئینتیما بۆ نەتەوەی تورک دادەمەزرێت لەسەر بنەمای ئینتیمابوون بۆ نەتەوەی تورک دادەمەزرێت نەتەوەی ئەتاتورکی نەکە نەتەوەی تورک مادەی سێمیش دەڵێ دەوڵەتی تورکیا بە نەتەوەی و خاکەی کیانێکە مای دابەشبوون نییە زمانی ئەو وڵاتەش تورکیە تەواو ئینکاری بوونی هەموو پێکاتەکانی تری کرد بە ئاینی و نەتەوەیی ئینکاری هەموو زمانەکانی تری کرد تۆ ئیتر لەم وڵاتە بتێوێتەوێ تورکی وەکووتمان ئەم مادەی چوار حەزری خستۆتە قەدەغەی خستۆتە سەر ئەم سێ مادەیە کە هەموار بگرێتەوە مادەی پێنجیش هاتووە ئامانجی دەوڵەتی تورکی دیاری کردووە بۆی کە سەروەری و سربەخۆیی نەتەوەی تورک و خاکەی پارێزێ نەیوتوە نەتەوەکانی تر سەروەری گەلی تورک گەلی تورکیا فەرق هەیە ئەم سەروەریەت لە تورکیا هەیە بێقەید و شەر بۆ گەلی تورکە نەک بۆ نەتەوەی تورکە نەک بۆ گەلی تورکیا بەپێی مادەی 6 لە مادەی حوتیدا دەڵێ یاساکان بە ناوی نەتەوەی تورکەوە دەردەچن بڕیارەکان لە دادگا بەپێی مادەی 8 بە ناوی نەتەوەی تورکەوە دەرچن ئەمە بە پێچەوانەی هەموو دەستوری هەموو وڵاتانی دنیا کە ئەڵێ گەلی ئەمریکا گەلی عێراق گەلی فەڕەنسا گەلی سویسرا لەبەرەوەی چەمچی گەل چەمچێکی قانونی سیاسیە بە رابطەی جنسیەوە بە وڵاتە دەبەسرێنەوە بەڵام چەمچینەتەوە چەمچێکی ڕوحیە کۆمەڵی هۆکاری هاوبەش کۆمان دەکاتەوە وەک زمان مێژوو کەلتوری هاوبەش کۆمان دەکاتەوە پەیوەندێکی ڕوحیە دەکرێنێتەوە یەک لەسەر چەند دەوڵاتدا دابەشوو بێت دروستبوونی دەوڵەتانی نوێ کە کاکتۆر ئاماژەی پێداست دوای لە ئەوروپا دەوڵەتی نەتەوەکان سەرەتا ئەو کێشەی نەتەوانە زۆر نەبوو پێکاتەکان نەبوو لە ناو دەوڵەتان بەڵام دوای زەنجی جیهانی یەکەم کێشەی پێکاتەکان ئاینی و نەتەوەیی لە ناو وڵاتان دروست بوو یەک لەو کێشانە کێشەی کورد بوو کێشەی ئەرمەن بوو ئەوە بوو کە عەسبەت الئومەم ویستی چارەسەر بکە ویستیان لۆزدان بۆ ئەوە دەرچوو بووە چارەسەری کێشەی ئەمانە و ئەو کێشەیە تا ئێستا بەردەوامە تا ئێستا ئەم کێشەیە بەردەوامە زامادەی 66 لە دەستوری تورکی دەڵێ هەر کەسێ ڕەگەزنامەی تورکی هەبێ ئەوە تورکە هەر مناڵێکی لە دایکێکی یا باوکێکی تورک کەوێتەوە ئەوی شەر تورکە واتە هیچ بوارێکی نێشێتەوە بۆ ئەوەی کە پێکاتەی غەیری تورک پێناسەی خۆی لە دەستنەدا لە تورکیا ئەمە بەنسبەت دەسەڵاتەکە و بەنسبەت خاکەکە بەنسبەت تەکیدکردنەوە لە دانەبڕاندنی خاکە و پارچە پارچە نەکردنی هەموو دەستورەکانی ئەم منتیقە زۆر ترسیانەیە لەوەی کە خاکەکەیان پارچە پارچە بکرێت هەرێمەکەیان پارچە پارچە بکرێت هەموو مەسەلەکەش بوونی کووردە لە چوارچەوەی ئەو دەوڵەتانە دەستوری سووریا دەستوری عێراق دەستوری تورکیا ئێران بە هەمان شێوە سەردەمی پاشایەتی ئەگەر بین سەیری دەسەڵاتی سیاسەکە بکەین لە تورکیا ئێستا وین دەسەڵاتی سیاسی دەسەڵاتێکی بەڕواڵەت دیموکراتیە یەکجیاکردنەوەی دەسەڵاتەکان هەیە بەڵام هەموو دەسەڵاتەکان لە دەست سەرۆک کۆماردایە بە تایبەتی لە 2017 کە سیستەمەکەی گۆڕی بۆ سیستەمێکی سەرۆکایەتی بەڵام نەک ئەو سەرۆکایەتی کە لە ئەمریکا هەیە ئەمە ئۆباما دوو فترەی بەڕێکێت جۆ بایدن فترەیەکی بەڕێکێت ئەم برادەری تر هات ترامپ ئەو برادەرەی تورکیا هەر لەسەر حکومە هەر لەسەر کورسیەکەی خۆیەتی کاتە یەکێکی دەیە منافەسەی بکە ئەی خاتە زیندانەوە هەموو دەسەڵاتەکانی جێبەجێکردن یاسادانان قەزایی دەرز خۆیدا کۆکردوێتەوە بۆیەش بۆ نمونە مەسەن 26 ساڵ زیاترە بە ڕێزی ئەوزەلان بە پێچەوانەی هەموو بنەما یاسایەکانی ناوخۆی و دەرەچی تایبەت مافی مرۆڤ لە زیندانە چەندین کەسایەتی تریش دوێنێ
من شتێکم لە ئەخبار خوێندەوە کە یەکێک 32 ساڵە دوێنێ بەربووە لە زیندانەکانی تورکیا. سەرۆکی شارەوانی ئەستەمبۆل هەر لەو ڕۆژانە لەبەرەوەی خۆی ئامادە دەکات بۆ منافەسەی بەداخەوە ئەم دەسەڵاتە لەم وڵاتە دەسەڵاتێکی خۆسەپێنە، دەسەڵاتێکە کە دیموکراتێکی تێدا نییە، زیاتر دەسەڵاتێکی سنترالیزمی دیکتاتۆریە بەو شێوەی کە دەیبینین. ئەگەر بین سەیری دەستوری سووریا ئەو ئەلانە دەستوریە تەڵان ئێمە پێی دەڕێن دەستور لەبەرەوەی هاتووە دەسەڵاتەکانی ڕێخستووە، خاسیەتی دەستوری هەیە، ڕاستی ئەلانێکی دەستوریە سوڵتەی ئەمری واقع دەری کردووە لە سووریا، هیچ دەستورێکی نادیموکراتیە لەبەرەوەی هیچ مؤسسەیەکی دیموکراتی نوێنەرانی گەری یا گەل نەهاتووە دەری بکە، بۆیە دەستورێکە تا دەستوری سوڵتەی ئەمری واقع. ئەمما دەستورە کاک دکتۆر هەندێک ئاماژەی پێدا باسی کرد کاک دکتۆر تەبعاً، بەڵام مادەیەکی ئەڵێ دەستورە کۆماری سووریا کۆمارێکی عەرەبیە، کۆماری عەرەبیە. تەمان ئەم یاخود دەڵێ سووریا بەشێکە لە وڵاتی عەرەب. ئەم زاراوە ئەم مەفهومە یەکەم جار لە دەستوری سووری ساڵی 1950 بڕیاری لێدرا کە سووریا بەشێکە لە وڵاتی عەرەب. دوای ئەوە ئەم بابەتە گوێزرایەوە بۆ دەستوری میسری 56 بۆ دەستوری ئێمەی عراقی ساڵی 58. ئەوە بووکەوە مامۆستا برای محمەد بەرەحمەت بێ وتارێکی لەسەر ئەم مادەیە نووسی، مادەی 2 دەستور لە جلدەی خەباتی ئەو ساڵی 60 ئەو ساڵی 60 لەسەر ئەمە ڕەوانەی محکەمەی عورفیش کرا. مادەی 2 دەڵێت سەرکۆمار پێویستە مسلمان بێت، کەواتە هەموو مافێکی لە پێکاتەکانی تر من وەکو کوردێکی یەزیدی وەک ئەرمەنیەک ناتوانم سەرکۆمار. زمانی عەرەبی کردووە بە زمانی ڕەسمی. ئێتر ئەو لە مادە دەدا کە باسی مەبدەئی مساوات دەکا، مەبدەئی مساوات هیچ بایەخێک و ئەهەمیەتێکی نامێنێ کاتێک کە تۆ بە چەند مادەیەکی سەرەکی پێناسەی پێکاتەکانی تر دەسڕیوە. ئەمە دەستورێکە دوای 50 ساڵ لە حکمی تاگڕەوی و دیکتاتۆری هاتووە. ئەمە هەڵوێستەکەیەتی. دیسان ئەمە ترسی لە یەک پارت لەوە هەیە کە یەک پارچەی خاچی سووریا چۆن بیپارێزن لە مادەی 7 تەکیل لەسەرەوە دەکاتەوە. ئەگەر بین سەری دەسەڵاتە سیاسەکە بکەین دەبین بە پێی مادەکانی 24 و 27 و 32 34 و 35 و 36 هەموو دەسەڵاتەکانی وڵاتەکەی لە دەست ئەحمەد شەرع کۆ کردوتەوە سەرۆک کۆمار. دەسەڵاتی تەنفیزی، دەسەڵاتی تەشریعی، دەسەڵاتی قەزایی. ئەوە هیچ خۆی قائیدی قواتی مسلحەیە، خۆی سەرۆکی دەسەڵاتی تەنفیزیە، جگەلەوە ئەندامانی مەجلیسی شەعب خۆی تەعینیان دەکات. ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ، بە شێوە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە ئیعازی خۆی دادەنرێن. کەواتە لێرە ئەم خۆی سەرچاوەی دەسەڵاتە، ئەم خاوەنی سەروەریەکەیە نەک شەعب. کاندکتۆر باسی سەروەریەکەی کرد، ئەحمەد شەرع سەرچاوەی دەسەڵاتە، خاوەنی سەروەریەکەیە، خاوەنی سیادەیە، لەبەرەوەی ئەندامانی مەجلیسی شەعب هەر لە ڕێگەی ئەوە دادنرێن، لە ڕێگەی ئەوە دادنرێن بە پێی مادەی 24 و 35 بە پێی مادەی 27 32 ئەمانە هەمووی تاکیل لەوە دەکەنەوە. هەروەها مەجلیسێکی قەومی ئینتیقالی داناوە، مەجلیسێکی قەومی خۆی ئەندامەکانی دادەنێ، ئەندامانی دادگای دەستوری خۆی دایاندنێ. چۆن ئێمە محکەمەی ئیتحادیمانیە بەو شێوە ئاریەتی هەڵدەرژێرن، ئەوان ئەندامانی دادگای دەستوری ئەحمەد شەرع خۆی دیاریان دەکات و دایاندنێ. کەواتە بەو چوارچێوە یاستاییەی کە لە دەستوری تورکیا و دەستوری سووریا داڕێژتووە بۆ ڕێخستنی دەسەڵاتەکان، بۆ ڕێخستنی پارێزگاریکردن لە هەرێمەکە، بۆ ڕێخستنی دانیشتوان کە پێی دەوترێت گەل، هەمووی بەو ئاراستەیە هاتوونکەوە دڵخۆشنی بۆی کەوا تۆ بڵێ پرۆسەیەکی ئاشتی بە سەرکەوتووی ئەنجام بدرێت بەرەو پێشەوە بڕوان لەژێر سایەی وەها دۆخێکدا. چکە هاتوون هەردوو لە تەنیا پێناسەی عەرەب و تورکیان فەرز کردووە، غەیری ئەمانە هیچ
حسابێکیان بۆ نامێنێتەوە، هیچ حسابێکیان بۆ نامێنێتەوە. باش بەڵام وەکووتمان لە هەمیشە ئەوەی کە لە دەستور دیاری کراوە، ئەوەی کەم ئاهادە نێودەوڵەتیەکان پەیمان ناوە نێودەوڵەتیەکان بڕیاری دەدەن لەسەر ئەرزی واقع ڕەگ ناداتەوە، هێز دەوردەبینێ، هێز ئەو واقعی هەیە ئەوە دەوردەبینێ. ئێستا مەسەلەن غەزە ئەو وەزعی بەسەردا هاتیە لە فەڵەستین، لە کوردستان، لە ڕۆژئاوا، هەموو پێشێرکاریەکان دەرحەق مافەکانی مرۆڤ دەکرێت، بەڵام نا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەتوانێت هیچ بکە، نە کۆمەلگای نێودەوڵەتی تا ئێستا هیچیان نەکردووە لە بەردەم دەستدرێژەکانی تورکیا لەسەر کوردستانی ڕۆژئاوا، لەسەر کوردستانی باکوور یاخود ئێرە هیچ نەکراوە. هەمیشە واقع هێز خۆی سەپاندووە، هەم لەسەر ئاستی پەیوەندیەکان نێودەوڵەتیەکان، هەم لەسەر ئاستی پەیوەندیەکانی ئێمە لە ناوخۆی وڵاتەکە، بە تایبەتی ئەو وڵاتانەی کەوا یاسا تێیدا سەروەرنیە وەکو ئێمە، عێراق، سووریا، ئێران، تورکیا، ئەم وڵاتانە دەبینی قانون سەروەرنیە بە هیچ شێوەیەک. بۆیە تۆ ئەگە بڕیارێکی دادگات پێبێ یان پێشێکاری بەرامبەر مافەکانت بکرێ بە ئاسانی ناتوانی دیفاع لە مافەکانی خۆت بکەی. ئەگە بڕیاری دادگاشت بۆ دەرچێ جیهەتێک نییە کە ئەم بڕیارە جێبەجێ بکات. بۆیە ئێمە بپێی ئەزمموی مێژووی خۆمان هەمیشە بۆ نمونە لە عێراق سەردەمی پاشایەتی دەستورێکە بووە، ڕاستە باسی کوردی نەکردووە، بەڵام ئێمە لە سایە ئەو دەستورە هەموو مافەکانمان دەستەبەر بۆ کورد، دەستدرێژیمان نەکراوەتە سەر. بەس لە سەردەمی 58 کە ئەم دەستورە هاتدان، دەستوری 58یان دانا، ئەڵێ کورد و عەرەب شەریکن لە وڵاتە، ئەم زاوتیشی عێراق بەشێکە لە وڵاتی عەرەب. هەر پاژێک 2 ساڵ کورد ڕوبەڕووی شاڵاوی حکوومەتی عێراقی بوو، ئەوە بکەوە خوێن ڕشتن و ماڵسووتان و لێوێرانکردن دەستی پێکرد لە کوردستان، لەبەرەوەی کورد داوای مافی خۆی دەکرد. طبعا ئەمە لە پێشتریش لە سەردەمی شێخ مەحموودیش، لە سەردەمی شێخ مەحموودی نەمریش لەو سەردەمەوە خۆ دەبوایە هەموو ئەو بەڵگەنامە نێودەوڵەتیانەی کە تایبەت بە عێراق دەرچوون لە عەسبەت العومەم دەبوایە مافەکانی کوردیان دەستەبەر کردووە. بەڵام لەبەر ئەوەی ئێمە بەرژەوەندیەکانمان ئەوەندە گرنگ نەبوو لە چاو بەرژەوەندیەکانی بەریتانیا و عێراق، بۆیە بەریتانیا زیاتر بەرژەوەندیەکانی ئێمەی خستە ژێر پێوە و هات مەسەلەی کوردی وەلانە، مەسەلەی کوردی وەلانە هیچ شتێکی بۆ کورد نەکرد. ئەگەر بگەڕێنەوە سەر هەندێک دیکۆمنت و بڕیارنامە بڕیار دەرچوون لە 20ەکان سەرەتای 20ەکانی سەدەی ڕابردوو، دام بە حکومەتی شێخ مەحموود دادنێ، دام بە زۆر شت دادنێ، بەڵام دوایی وردە لەو شتانە پەشێوان بوویەوە. هەتا قانونێک دەرچوو، قانونی زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان کە دەبوایە ئەم قانونە ئیش پێ بکرێ، ئەمەش ئیش پێ نەکرا لەو ناوچانەی کە زۆری نەیکردن. دواتر لە دەستوری 58 ئەڵێ کورد و عەرەب شەریکن، ئیتر دەستوری 64 سەردەمی عەبدولسەلام عارف، هەر لێرە ئێمە ڕوبەڕووی هین بووینەوە، حکوومەتی عێراقی بووینەوە، هجوومانە کرایە سەر. لە ساڵی 70 دەستوری 70 ئۆتۆنۆمی بڕیار لێدا بۆ کورد، بەڵام ئێمە لە سایە ئەم دەستورە ڕوبەڕووی قڕکردن و جینۆساید بووینەوە. ئێستاش کە دەستورێک دەرچووە لە عێراق، ئەمری واقع ئەو دەستوری فەرز کردووە کە دام بنێ بە کورد لە چوارچێوەی فیدرالی بۆ عێراق، فیدرالی بۆ کورد لە عێراق. بەڵام تا ئێستا عێراقیەکان وەکو پێویست لایانی بەرامبەر باوەڕی بە فیدرالیەت نییە، بنەماکانی فیدرالیەت تا ئێستا نایان لە دەستور جێبەجێ بکەن، لەسەر ئەرزی واقع ڕەنجی نەداوەتەوە، تا ئێستا سنووری ئەو هەرێمە دیار نییە. بۆیە بەگشتی ئەو پرۆسە ئاشتەی کە ئێستا هەیە، ئێمە ئەزانین کە ناوچەکە یعنی دنیا هەمووی لەسەر ئەوەیە کە بەڕاستی گۆڕانکاری گەورە بەڕێوەیە، ڕەشبین نەبین بەرامبەر ئەوەی کە لە دەستورەکەدا بەو شێوە هەیە، مانای ئەوەی هیچ ناکرێت. لەوانەیە بارودۆخە سیاسیەکان بە شێوەیەک گۆڕانکاری بەسەردا بێت کە بواری ئەوە ڕێک بخا
ئێمە تەسەوری نەکەین کەوا پرۆسەی ئاشتی مافی کورد لە هەر چوار پارچەکە بە شێوازی تەعاملی لەگەڵ بکرێت هەم لە عێراق هەم لە تورکیا هەم لە ئێران. دەستەکانە خۆش بێ کاک دکتۆر گیان زۆر سوپاس. دیارە کاک دکتۆر سربەست و کاک دکتۆر شۆڕژۆک و دوو پسپۆری دەستوری و یاسایی بابەتەکانیان قستە ڕوو بەرچاوڕوونیەکی باش بوو بۆ ئێمە. ئێستاش کاک عوسمان حاجی مارف پێمان ئەڵێ هەموو ئەمانەی کە ئێمە باسی ئەەکەین و ئومێدی پێ ئەخوازیین بزانین ئەو پێمان ئەڵێوە هەم بە ئاشتیە. ئێستا سپاس دەکەم کاتەکە با ڕێکەوتنێ بکەین کە ئاوە سەیری سەعاتەکەم کرد ئیتر خۆتان بیرتان بکەێتەوە با پێتانەڵێ فەرمودەنگی ئەوە پێشەکی سوپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون لامان کاتە بۆ ئەو بەڕێزانی کە ئەم کۆڕیان ئامادە کرد. ئەزای چۆن باسەکە لەسەر ئاشتیە ئەوەی کە بەتابەتی مەسەلەیە کە هاتوتە پێشەوە لە دوای ئەم جەنجاڵی ئەم هەموو شەڕێکە لە ناوچەکەی ڕوویاوە ئەنواع کێشە و مەسائلی تایبەتی بۆ کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا دەستنیا بۆ کۆمەڵگەی کوردستان بۆ کۆمەڵگەی فەڵەستینیش کە مەسەلەیەکە مەسەلەی ئاشتی بۆتە باسێک. بەڵام من بەلەوەی بێ واقعەتی ئەمە وەهمەیە چۆن تەنفیز دەبێت تەنفیز نابێت ئەو ئەزای چۆن ئەگەر جەنگ و شەڕ نەبووە کەلیمێک نەبوونای ئاشتی بێت. ئەنی ئاشتی لەوە هاتووەکە لە کۆمەڵگەی بەشەریە لە دنیاە چاومان کردێتەوە یاوەتی کۆمەڵگەی سەرمایه‌داریە پێشتریش ئەڵبەتە شەڕەکان ئەگۆڕێن بە تایبەتی لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە دوو شەڕی گەورەمان دیوە کە بە ملیۆن ئینسان کە بوونەتە قوربانی و تیاچوون. ئەمە واقعەتی شەڕی هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەمە کە هەموو دوایش ڕێکەوتن بۆ نەک ئاشتی هەموو ئەو وڵاتە زەدهێزانە یا وڵاتانی کە بلۆکبەندی و جەمسەری سەرمایه‌داری بوون لەسەر مێزی اتفاق دانیشتون کوێ بەشکن کوێ تەقسیم بکەن کوێ کامیان بۆ ئەمریکا بێ کامیان بۆ بەریتانیا بێت شوێنێ بۆ فەڕەنسا بێت رووسیا بەشی رووسیا چەنە ئەمە ئاشتی نییە. ئەمە جۆرێکە لە پێگەنانەوەی کە دوای جەنگێکی قورسی وێرانکەر کە لای لە ئەڵمانیا وێران بوو لای لە وڵاتەکانی کە وێران بوو ڕێکەوتنی بکەن کە دنیا دابەشکەن یاخود دووبارە دنیا دابەشکەنەوە. بە دوای جەنگی جیهانی دووەم جۆرێک ئەوەی کە قوتوبەتەکان گۆڕا بە تایبەتی دوای داڕوخانی ئەڵمانیا هێتلەر نەمانی هێتلەر و تەقسیمێکە لە عالەمان کرا دوو قوتب بارز بوون هیچیان ئەمریکاییکیان رووسیا کە هیچیان سەرمایه‌داری دەوڵەتی ئەویکیان سەرمایە ئازاد. ئەم دوو قوتبە ئەبینین هەمومان زۆر بەوان ڕەنگە یاگە تیاشیان نەژاوین تاریخی مەخربێتەوە معلوماتمان هەیە لەسەری کە ماوەیەکی درێژخایەن ئەم دوولایەنە بە ناوی سباقی تەسەلح بە ناوی منافەسەی یەکتری و دوو قوتب کە دنیایان دابەش کرد بە ناوی شەرق و غەرب و هەر جهتێک لەمانە هەر لایەنە لەم دوو هێزە هێزەی دنیا بەشی شەرق بەشی رووسیا بوو و بەشی غەربی بەشی ئەمریکا و هاوپەیمانەکانی و ئەمە زۆری خایەن هەر لەو ئەسنایە بووی هەموو وەختێکیش قابل بوو کە شەڕ بووە هەموو وەختێکەوە بۆ شەڕەکان مەسەڵەن لە ئەشکالی جیا ڕوویە لەوەی ڤێتنام بیگرە لە فەڵەستینا بیگرە لە کەمبۆدیا بیگرە چەند شوێنێکە کە ئەبوو بە شەڕی دووەم جهێتێکە لە باتی جێتە لە باتی سین شەڕێکرد جێتە لە باتی رووسیا شەڕێکرد جێتە لە باتی ئەمریکا شەڕێکرد بەرحاڵەمە واقعەتی دنیاوە کە هەمیشە پێکهاتی کۆمەڵگەی سەرمایه‌داری بوونی چینەکان و بوونی سەرمایه‌گوزاری و بوونی هەوڵا بۆ خازان بوونی هێزیکار و بوونی قەیران هەموومانە قابلی ئەوەیە کە تا ئێستا کۆمەڵگەکە فێڵی کۆمەڵگە سەرمایه‌داری ئەم شەڕە ناوەسێ ئاشتی لەیا بۆ معنایە جارێک لە ئاستی جیهانیە پێکدادانی زەرهێزەکان و ناکۆچیەکانی کۆمەڵگەی سەرمایه‌داری نایەوێت شەڕ بۆسێ ئەگەر بژوەسێ کاتێکی مۆقەتە و بە بەرژەوەندی پێکهاتی سەرمایه‌داری جارێک کام وڵات دەبێتە قوتب کام وڵات بەرز دەبێتەوە جارێک جۆرێک لە شەڕێککە پێک دێتەوە شەڕی جیهانیە شەڕی ناوچەیە شەڕی اقتصادیە بە هەر جارێکە کە هەمووشی قوربانی لێکرد. بەڵام وەکو ملاحەزەیەک لە دوای شەڕی دووهەمی جیهانی جەمعی درووە ناوی ئەنجومەنی ئاسایشی ئەنجومەنی سلم ئەنجومەنی ئاشتی جیهانی کە ئەم بەشێکەوەی کە رووسیا زۆرتە دەوری پیاوینی ئەو پێکێدەرەکەی بوو هەتا کاریگەری لەسەر عێراقیشە بووی جێرانەی کە زۆر ئەوەی مەشغەڵی بوو حەزی شەریف ڕەنگە ناوەکەیتان بسوێ کە یەکێ بوو لە هەتا بووە مەسئولی
ئەم ئەنجومەنی ئاسایشی جیهانی لە عێراق بۆ معلوماتشان هەتا گۆرانیش هاوسۆزی بۆ لەگەڵا کاری کردووە من کاری دەسۆزی عەزیز شەریف یا گۆرانی شاعیر هەموو ئەوانەی کە هەوڵیان ناوە بۆ ئاشتی واقعیت و لە بای ئینسانیانەوە بووە بەڵام بۆچی من ئەوانش دەوەمێکا بوون لەوەی کە ئەمە پێکهێنانی رووسیا ئەمی دروست کرد رووسیا ئەمە پێکهێنا بۆی کە جۆرێک بە ناوی ئاشتیەوە بەڵام لەولاشەوە منافەسی لەگەڵ ئەمریکا دەخالەتی لە کوبا دەخالەتی لە ڤێتنام کێشی نێوانیان لە هەمان کاتا سیباقی تەسەلح یەک چەند هاوارەکە کە سیباقی تەسەلح وەسێ وەڵام لە لای رووسیا وەستا و لە لای ئەمریکا وەستا و وڵاتەکانی کەشی هاو شێوەیان ئەمە جۆری ئەسلیحەیان دروست دەکات یعنی دروستکردنی ئەسلیحە بە معنایەوەی کە هەمیشە سەرمایه‌داران یا دەوڵەتەکانیان هەر دەستوورێکیان بێ ئینسانی بێ نازانم چی بێ علمانی بێ جایدی نەبێ لە دەوڵەت قەومی بێ عمومەن ئامادەکاریەکە بۆی کە لە شەڕەکە ئامادە بێت ئەمە واقعی کۆمەڵگەی سەرمایه‌داری ئەمە ئەسڵەکەیەتی و ئەمە بە تایبەتی دوای کۆتایی بلۆقی شەڕ دوای داڕمانی رووسیا بینیمان چی وێرانکاریە ڕوویە لە عالەمە ئەوەی کە جۆرێک دوای کۆتایی رووسیا داڕمانی رووسیا ئەمریکا هەوڵی باڵادەستی بەسەر جیهانە و تەواوی ئەو شەڕانەی لە دوای ڕووخانی بلۆکی شەڕ کە تا ئێستا بەردەوامە جۆرێک هەوڵدانی باڵادەستی ئەمریکای بەسەر جیهانە ڕاستە هات شەڕی کرد لە عێراقا بۆ گەڕانەوەی بۆ کوێت بەڵام مەسەلەکەی بوو کە هەموو ئەو وڵاتانی کە دوای بلۆکی شەڕ کاتە هاوپەیمانی خۆی میکاتە ژێر باڵادەستی خۆی ئەمە واقعیەتی جەنگەکانی دوای کۆتایی بلۆکی شەڕە و تا ئێستا ئەمە لەلای استراتیجەتی ئەمریکا سیاسەتی ئەمریکا بەردەوامە ئەم واقعیان نەبینین ئەکەینەوەی کە دەستوری فڵان خراپەوە دەستوری فڵان باشە دەستوری ئەلمانی و دەستوری ئەلمانی نییە و هەمووی ئەنی ئەکەوێتە ئەو چوارچێوەی کە واقعیەتی پێکهاتەی کۆمەڵگە واقعیەتی پێکهاتەی هێزەکانی دنیا و پێکدادانی ئەم هێزانە نابینی ئەمە ئەسڵە ئەمە تا هەڵبەتە لێکدارەوە بۆ چوونێکە ممکنە کەسی کە جۆرێکە لێکداربن سمەیەکەمی من سابتە جۆرێک لێکداری خۆ و ئەم بەبۆچینی من ئەم واقعیەتە ناتوانێت ئارامی ببەخشێت وەیەکێ لەو شتانەی کە هاتوۆتە واقعیەتی ئێستای کۆمەڵگەی سەرمایه‌داریەوە شەڕێک هەیە لە ڕۆژهاتی ناوەڕاستەیە بەتایبەتی دوای داگیرکاری کە بەداخەوە تا ئێسش لەناو ئەحزابی ناسیۆنالیستە ئەحزابی ئیسلامیەکانە بە داگیرکاری ئەمریکا بۆ عێراق پێڵێن پرۆسەی ئازادی کە بەڕاستی شەرماوەرە و کەریمەیە پرۆسەی ئازادی نەبوو وێرانکردنی عێراق بوو تا ئێسش زەریبەکەین تا ئێسش جێگیر نابێتەوە و نەک زەریبەکەین تەواوی ڕۆژهاتی ناوەڕاستی گرتووە ئەم پرۆسەی ئازادیە ئەوە فەڵەستینی تیا وێران کرا ئەسەر ڕۆی درڕندەیەکی تر هات ئۆرگانوان لە شوێنی خۆیان ماون هاوکاریەکەن لەگەڵ ئەمریکا ئەوە ئەمەش دەورانێکی تر لە شەڕ ڕۆژهاتی ناوەڕاست کە جارێک کە ئەمریکا ئەویست باڵادەستی بکە ئەقتابی تر وەکو رووسیا و سین جارێککە بارز بوونەوە ئەگەر دەورانێک لە نەوەتەکانەوە لە ئەخیری هێشتاکانەوە کۆتایی دەورانی ئەقتابەکان بووێت و ئەمریکا باڵادەستی پێیەکە ئێستا جارێک کە ئەقتابەکان هاتوونەتەوە واقعیەتی شەڕ ئەو تا ڕۆژانە ئەبینین ڕاستە شەڕ جیهانی نییە بەڵام لە هەموو شوێنێکی دنیا لە شوێنەکە بینەوە کە داگیرکاریە کە ئیسرائیل کردی بەڕاستی شەرماوە 50,000 کە لەماوەی چەند مایەکە بکوژێت و واقعیەتێکە لە سووریا هەیە بەڕاستی شەرماوەە هەتا خودی غەرب خودی وڵاتانی ئەوروپی هیچ قسەیەکیان هەیە لەبارەوە هیچ ڕەتفعلێکیان نییە هیچ فەرچەکدارێکیان نییە لەسەرەوەی کە ئەم شەڕانە بوەسێن و ئێستا واقعیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەژێر استراتیجیەت و سیاسەتی ئەمریکای هاتوۆتە پێشەوە و لە دەورانێکەوە کە لە حەربی خەلیجەوە حەربی خەلیجی یەکەم حەربی خەلیجی دووهەم دوایی بارزبوونی ئەقتابەکانی تر ئەمریکا جۆرە پاشەکشەی پێکرا پاشەکشەی پێکرا لە استراتیجیەکەی لە مەسائلە کەویستی ئاگادارن خۆشتان باشتر زانن ئەمریکا ویستی دوای ڕووخانی ئەفغانستان عێراق پەلاماری عێراقیە داینابوو ئێران سووریا کۆریا بەڵام فەشەری کرد و دەورانێک پاشەکشەی پێکرا ئێستا ئەم هەوڵانەی کە لە ڕۆژهاتی ناوەڕاست ئەدرێ و ئەم وێرانکاری کە تایەتی جۆرێک گەڕانەوەی دەوری ئەمریکای لە ناوچەکەیە موقعیەتی ئەمریکاوی کە ئەو فەشەلانی کردوتی بیگەڕێتەوە جێگەی خۆی
و دەوریشی بینیوە بە تایبەتی شەڕ لە شەڕی ئۆکرانە سەری ئێستا تەوافقاتێک هەیە نەک ئاشتی من ناینانم ئاشتی تەوافقاتێکە مەسەڵەن ترامپ ئۆکرانیا تەسلیمی رووسیاکە بەشێکشی بۆ خۆی وەڵام ئەکسەرەتەکەی بۆ رووسیا بەڵام ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست رووسیا دەستبەرداری سووریا بێ هەتا قوڵێکە کە ئەسەر کۆتایی دەبێت و دەورەکەی گۆڕەبووی کە جارێککە لەم ناوچەیە دەور بینێتەوە ئەوتا پاشەکشی بە دەوری ئێران کرد رووسیا بەخۆی بە ئیسرائیل زەڕوی گەوریانە لە ئێران کە ئەو هێزانی کە چەندین ساڵە توانی ئێران ئیسرائیل لێ بکات لە مقابلی شەڕێکە ئەمریکا کردی باڵەدەستی پێیاکە بەڵام ئەمریکای سە ئەمادەی لێسەنەوەتەوە پورم بەرحاڵ بۆی زۆر درێژەی نێنێ لەم نێوەیە ئەوەی کە مەسەلەیەک هاتوۆتە پێشە و باسی کۆڕەکەیە کێشەیەکە کە هێزە سیاسەکان لەم ناوە باسی کورد هاتوۆتەوە ناوە جارێک کەمە واقع کەسێک لەسەر زلۆزان و سای فیسبووکۆ و تاریخێنێتەوە دەوری شێ محمودی بۆ ئەوی کەچی بۆ ئێستا فرسەتێک بێنێ بەڵام سەریکە دوو کێشە لە منتەکەیە زۆر ئەساسی یەکێکیان فەڵەستینە ئەویکیان کوردە فەڵەستینەوەی بینین چی بەسەر هات ئەوی هەر وێران کرا ئەوەی کە ئایندەکەی نامەعلومە و ئەو ئایندەی نامەعلومەی فەڵەستینیش پەیوەندە بۆی کە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سووریاوە بە لوبنانەوە بە تورکیاوە بە ئێرانەوە بە عێراق و معلوم نێت تا ئێستا لەکوێ ئیستیقرارەکە هەرچەندە هەوڵ هەیە بۆ ئیستیقرارکردن بەڵام ئەوەی کە کەوتووەتە جێژایەکەوە معلوم نییە بەرەوەیەوە مەسەلەیەکیش کە ئومێد هەیە بۆی کە چارەسەری کێشەی کوردستان بێ ئەوە ژوامێکە بە نەزەری منەکە کەسی کە بڵێوانە بە چ مانایە بۆیە کە نە ئەمریکا نە سین نە رووسیا نە هیچ وڵاتێک جگەل لەوەی کە لە یارمەتی کوردەکانین هیچ ڕێگە حەلێک باز ناکەن لەسەروی کە کورد کێشەیەکە چارەسەکەی چی بەسەرێ دەوڵەتیە بێ ئستیقلالەکە حەلەکەی چۆنە بێ ئەلزم ئەم حکومەتانی کە ئەمە برادرانە تەشی ناکە لەسەری کە دەستورەکانیان علوبەیە ئیسلامیە کەەوە جێگەی حەلی کێشەی کوردیان نابێتەوە تا ئەم دەستورانە هەبێ کێشەی کورد و خۆی بێنێتەوە هیچ جێکێکی وەکو لە وڵاتانە تاکید ناکەن لەسەرەوەی کە ئەم کێشەیە جوابن ئەمە واقعەتێک بەڵام ئەوەی کە لەم کەین و بێنایە بە ناوی کورد و ئیسفادی لێکە حزبە سیاسەکانە ئەو حزبانەی کە وەکو ئەحزابی قەومی ئەحزابی ناسیۆنالیستی لە ئێرانەوە بیگرە لە عێراقەوە بیگرە لە سوودیاوە بیگرە لە تورکیاوە بیگرە چەند ئەتوانن سوودمەند بن لەم واقعەتی کە ئێستا ئەم لەم جێژاوە سیاسیە کامیان دەفێت کە پارتی بەڕێی من زۆر بۆ خۆی گەمەیەکی سیاسی بەخۆ دەکات لەو بێنەوە لە هەمیان زیاتر خۆی کۆکردەوە بەرحاڵ شارەتمێ هەتێ باسەکە بەڵام بەمانایەک نە ئاشتی هەیە لە منتەکە ئاشتی جارە هەر جەنگە شتێک نییە و هیچ پرۆگرامێکی لەسەرەوەی کە بێ لە کێشەی کورد و کێشەی فەڵەستین کە جوابێکی نییە لەمان تا شتێکیش نییە جارە بنای ئاشتی و ئاشتیش هیچ شتێک ئاشتێک نییە کە ناوی چارەسەری کێشانە بێت کە نابێت ئاشتێک هەمیشە کۆمەڵگەی سەرمایهداری هەمیشە واقعیتێکی جەنگاویە هەمیشە جەنگی تێ زۆر سپاس کاک عوسمان بەڕێزان بچینە لای مامۆستا محەممەد و دکتۆر نێکۆلا سڵاو ڕێز سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ ئەم دەرفەتێک کە ڕەخسانیان گفتوگۆ لەسەر پرسی ئاشتی و پرۆسەی ئاشتی و چەم کوونەریتی ئاشتی بکەین بێگومان لە کاتێکدا کە ناوچەکە و جیهان بەنێو گەلێک قەیرانی مێژووی و هەستیار و مەترسیداردا تێپەڕێ وەک قەیرانی نەتەوەی قەیرانی چینایەتی قەیرانی مەذهبی قەیرانی ڕەگەزی قەیرانی شارستانی باسکردن لە پرۆسەی ئاشتی و چەمکی ئاشتی و پەیامی ئاشتی و بانگەوازی ئاشتی گرنگ و پیرۆز و بەهاداری دەبینن بۆچی چونکە ذهنیەتی باڵادەست ئەمڕۆ لە جیهاندا و لە ناوچەکەشدا ذهنیەتێکە پاڵێوراو نییە بۆ فەراهەمکردن یاخود بەرقەرارکردنی ئاشتی نە ذهنیەتی فاشیزم نە ذهنیەتی شۆڤێنیزم نە ذهنیەتی مەذهبگەرا و میلیگەرا و نە ذهنیەتی لیبرالیزم نە ذهنیەتی ئیسلامی سیاسی نە ذهنیەتی چەپی کلاسیک نە ذهنیەتی فیودالیزم و حتا ذهنیەتی کۆیلایەتیش پاڵێوراو نییە بۆ ئەوەی سەرکێشی و پێشەنگی لە بەرقەرارکردن و فەراهەمکردنی ئاشتیا بکات
هەر بۆیە لە دۆخ و قەیران و گێژاوێکی بەم ڕەنگەدا بەڕاستی بوێریەکی مەزنە پیرۆز و بە بەهای دەبینم کە لەلایەن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە پرۆسەیەکی ئاشتی و بانگەواز و پەیامێکی ئاشتی ڕاگەیەنراوە. طبعاً ئاشتی بۆ کۆمەڵگای کوردی گرنگە بۆ چونکە پرسی کورد بە حکمی سروشتە مێژوویەکەی بە حکمی ڕەهەندە مێژوویەکەی پرسێکە ڕەهەندی ناوچەیی و نێودەوڵەتی و جیهانی هەیە بۆ چونکە بە باوەڕی من لە کەسێتی پرسی کووردە ئەمڕۆ کێشەکانی کۆمەڵگای ناوچەکە و گەلانی ناوچەکە و تەنانەت کۆمەڵگای مرۆڤایەتیش لێدانی کوشندەی بەرکەوتووە هاوکات لە بنبەستبوون و بێچارەیەکدا ژیان دەکات. هاوکات پرسی ئاشتیش لە کەسێتی پرسی کووردە ئەمڕۆ بە بنبەست گەیشتووە و لێدانی کوشندەی بەرکەوتووە. بۆیە بەڕاشکاوانە دەتوانم بڵێم ئەمڕۆ پرسی ئاشتی بۆتە کێشەیەکی جیهانی. لە کاتێکدا پرسی ئاشتی بۆتە کێشەیەکی جیهانی بە درێژایی هەزاران ساڵە، ئەمڕۆ گەلێک هەیە، کۆمەڵگایەک هەیە، بزاوێک هەیە، سەرکردەیەک هەیە کە دەیەوێت لە ناوجەرگەی قەیرانەکان و گێژاوەکانی ڕۆژهەڵاتی ناویندا باز لە ئاشتی بکا و بە بوێرانە بێوێ پرسی کورد لە چوارچێوەی ئاشتی و پێکەوە ژیانی ئازادانی گەلاندا لە نێو ستاتۆ و سیستەمێکی دەوڵەتگەرای وەهادا کە بە درێژایی هەزاران ساڵە بە ذهنیەتی فاشیزم و شۆڤێنیزم و مەزهەبگەرە گۆش کراوە و لێرەدا دەتوانم بڵێم کۆمەڵگای کوردی پێشەنگایەتی دەکات. گرنگە پێشەوەی مژاری من لەسەر پرۆسەی ئاشتی و لە ڕوانگەی دەستپێشخەرەکەی بەڕێز ئۆجالانە، گرنگە پێشەوەی باز لە ئەم دەستپێشخەری و پەیامی دوایی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەم بۆ ئاشتی، گرنگە شرۆڤە لەسەر تێز و هزر و بۆچوون و دیدەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەم لە مێژووی تێکۆشانی ئازادی گەلی کووردە. چونکە بەڕاستی زۆر بەڕێز زۆرێک لە حتا کۆمەڵگای کوردی و گەلانی ناوچەکەش کە باز لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان یاخود باز لە پارتی کرێکارانی کوردستان دەکرێت یەکسەر سیمای شەڕ و جەنگاوەری و گەریلایی و تێکۆشانی چەکداری بەگیردێتەوە. ئەمە لە کاتێکدا هێندەی ئەوەی کە من خوێندەوەم بۆ مێژووی پەکەکە هەیە، مێژووی هزر و تێز و فکری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە لە قۆناغا فکری و ئایدۆلۆژیەکانی خۆیدا، هێندەی ئەوەی کە گرنگی بە ئاشتی داوە، گرنگی بە پرینسیپەکانی ئاشتی و چەمکی ئاشتی و تێکۆشانی ئاشتی داوە و کادیر و ئەندام و کۆمەڵگای کوردیشی لەسەر ئەو بنەمایە پەروەردە کردووە. بەڕاستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هێندە گرنگی بە شەڕی چەکداری و جەنگاوەری و گەریلایی نەداوە. بۆیە گرنگە مرۆڤ لەم چەمکە تێبگا. یعنی من بۆ خۆم تۆزێ بە دوواداچوونم هەیە بەدەیان پەرتووک و نامیرکە و لێدوان و گوتار و هەڵسەنگاندن و شیکردنەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەسەر ئاشتی هەیە. بەداخەوە زۆرێکیان نەگەیشتونەتە خەڵک و تاک و ئەندام و کۆمەڵگای باشووری کوردستان، بەڵام لە زۆر تەوەرەدا لەسەر پرسی ئاشتی حتا لە نێو خولە پەروەردەیەکانی خۆیدا زۆر گرنگی بە ئاشتی و بە چەمکی ئاشتی و بە دروستکردنی کادرێکە هەڵگری سیفەت و تایبەتمەندی و خەسڵەت و نەریت و کلتوری ئاشتی بێت زۆر گرنگی پێداوە. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە هەر تەوەرەیەک لە تەوەرەکانی کە لە نێو تێکۆشانی ئازادی گەلی کووردا بۆ کادیر و ئەندام و کۆمەلگا و تاک و چین و توێژەکان شرۆڤە و هەڵسەنگاندنی لەسەر کردووە، زۆر قۆڵبوونەوەی بنمێژووی کردووە. تەوەرە نییە نەگەڕابێتەوە بۆ مێژوو، مێژووی بە بنەما نەگرت بێ، هەر بۆیە خۆشی دەڵێ هەمیشە هێز لە مێژوو وەردەگرم. بۆیە دەرحەق بە ئاشتیش من ئەمەوێ هەندێک هەڵسەنگاندن بکەم. بەڕاستی ئاشتی ئەگەر قۆناغی
وەک دەڵێن ڕەوڕەوەی بەناو پێشکەوتنی کۆمەلگای مرۆڤایەتی بۆ 3 قۆناغ دابەشکرێ. قۆناغێکەیە قۆناغی کۆمەلگای ژینگەییە کە پێی دەڵێن قۆناغی نیۆلۆتیک یاخود قۆناغی کۆمۆنەی سەرەتایی. قۆناغێکی ژێ قۆناغی دەوڵەتگەرای پلەداریە کە لە خۆی لە دەوڵەتگەرای کۆیلایەتی و دەرەبەگایەتی و سەرمایەداریدا دەبینێتەوە. قۆناغی ئێستاش کە تێیدا ژیان دەکەین قۆناغێکە کە بانگەشەی مۆدێرنیتەی سەرمایەداری دەکرێت و لە هەڵکشاندایە. لەم 3 قۆناغەدا ئاشتی تەنیا لە قۆناغی کۆمەلگای ژینگەیی یاخود قۆناغی کۆمۆنەی سەرەتاییە جێگەی باز بووە. پێم وابێ هەمومان کۆکین لەو قۆناغەدا سیستەمی ژیان، شێوازی ژیان، پەیوەندیەکانی نێوان مرۆڤەکان، ئەو داهێنان و خوڵقکاری و دۆزینەوە سەرەتایی و لێگەڕینانەی کە مرۆڤ هەیبووە، شێوازێکی ژیان و نەریتێک و ڕێسایەکی ژیانی خۆڵقاندووە کە دوور بووە لە بوونی چینی جیاواز و توێژی جیاواز. ستەمکار و ستەم لێکراو نەبووە، سەردەست و بندەست نەبووە، کۆیلە و کۆیلەدار نەبووە. بۆیە هەمومان کۆکین لەسەرەوەی کە لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا قۆناغێکی ئاشتەوایی هەبووە. ئاشتی نێوان مرۆڤەکان، مرۆڤ و مرۆڤ، مرۆڤ و کۆمەلگا، مرۆڤ و سروشت هەبووە. ئەو کلتور و نەریتە ئاشتی خوازانەی کە لە کۆمەلگای ژینگەییە هەبووە دواتر دووچاری کودێتا دەبێتەوە. لە قۆناغی دەوڵەتگەرای کۆیلەداریدا مرۆڤ لە ڕاستی مرۆڤبوونی خۆی دوور دەکەوێتەوە. سەرەتا زۆر جار لە هەندێک شوێنیش باسم کردووە، یەکەم کودێتا بەسەر پیاودا دەکرێت کە پیاو لە پیاوبوونی خۆی بێبەری دەکرێت و پیاوێتی دەکرێت بە باڵایدا. لە ڕێی ئەم پیاوێتیەشەوە کودێتا بەسەر ژن دەکرێت و ژن لە ڕاستینەی ژنبوونی خۆی دوور دەکرێتەوە و ژنێتی دەکرێت بە باڵایدا. لە کەسێتی پیاوێتی و ژنێتیشدا کودێتا بەسەر ژینگەدا کراوە. ئەم 3 کودێتایە لە ناوەڕۆکدا کودێتایەکە بەسەر ئاشتیدا. بۆیە مرۆڤ دەتوانێت بڵێ سەرەتای سەڵهەڵدانی دەوڵەتگەرای کۆیلایەتی کودێتا بووە بەسەر ئاشتیدا. هەم قۆناغی کۆیلەداری، هەم قۆناغی دەرەبەگایەتی، هەم قۆناغی سەرمایەداری. ئەگەر مرۆڤ سەیری ڕووداوەکان و ناکۆکیەکان و شەڕ و ئاڵۆزیەکان و کەللەسەری مرۆڤەکان و پێکدادان و هێرشە بەرفراوانەکانی بکا لە مێژوودا، مرۆڤ تێدەگا کە لە هەر 3 قۆناغدا ئاشتی جێگەی باز نییە. ئەوەی کە جێگەی باسە چڵێسیە، چاوچنۆکیە، سەردەستیە، سەرکوتکردنە، دەست بەسەراگرتنە، داگیرکردنە، سەپاندنە. لە قۆناغی سەرمایەداریشدا بەڕێز مامۆستاش باسی کرد، مامۆستا عوسمان، بەڕاستی لە قۆناغی سەرمایەداریدا ئاشتی هەر گۆڕون بوو. یعنی بەرژەوەند شەڕی جیهانی یەکەم و دووەم مرۆڤ تێدەگات کە لە نێو سیستەمی سەرمایەداریە مرۆڤایەتی، کۆمەلگای مرۆڤایەتی ڕوبەڕووی چ دۆخێکی نائارام و نائاشتی بۆ و بە ملیۆنەها مرۆڤ لەو پێناوەدا گیانیان بەخت کرد یاخود ژیانیان لێسێنرایەوە. مۆدێرنیتەی سەرمایەداری هەمومان دەبینین ئەگەر چی لەملا لەولا بانگەشەی ئاشتی و دروشمی ئاشتی بەرزەکرێتەوە، بەڵام کاتێ مرۆڤ سەیری سیما و ئەو مۆدیلە کە مۆدێرنیتەی سەرمایەداری سەپاندێتی بەسەر ناوچەکە و جیهاندا، مرۆڤ تێدەگات بەڕاستی کە ئاشتی جارێکی تر جێگەی باز نییە، لە نێو مەترسیەکی مەزندایە. لە دۆخێکی بەم ڕەنگەدا کە 6,000 ساڵە ئاشتی بە دۆخی هەرە خراپ و بنبەزبوونی خۆی براوە، باسکردن لە ئاشتی، پەیامی ئاشتی بوێریەکی دەوێ، هێزی دەوێ. ئایا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەم هێزەی لەکوێ هێنا؟ چۆن ئاشتی بە بنەماگرت؟ چۆن توانی کۆمەلگای کوردی ئامادەکە بۆ پرۆسەیەکی بەو ڕەنگە؟ من بۆخۆم لەو باوەڕەدام ببورن بۆ شەڕی چەکداری و جەنگاوەری و شەڕی گەریلایی ئەرکی هەرە سەختی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بوو. بەڵام بۆ دەستپێکردنی قۆناغێکی ئاشتی ئەرکی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەرکێکی ئاسانتر بوو. هەمومان زانین لە دوای پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نەک ئەم پەیامە، ساڵی 93، ساڵی 98، ساڵی 2012 حتا لە کاتی دەستگیرکردنیە کاتێک کە مانیفێستۆی چارەسەری دیموکراسی و مانیفێستۆکانی تری پێشکەش کرد، گۆڕانکاری استراتیژی ئەنجامدا، وەرچەرخانی زێنی ئەنجامدا، دەبینی کادیر و کۆمەلگای کوردی زۆر بە ئاسانی توانی لەگەڵ چەمکی ئاشتی و پێکەوە ژیانی ئازادانە و یەکێتی ئازادانەی گەلان و فیدراسیۆنی دیموکراسیانەی گەلان و ئێستاش
لە پەیامی هەرە دواییدا کە باز لە ئاشتی و کۆمەلگای دیموکراتی دەکات دەبینی گەلی کورد هەمومان بینیمان لە نەورۆزدا لە پەیامەکاندا یەکبوونێک و یەکانگیریەک هەیە. من لەو باوەڕەدام هۆکاری ئامادەگی کۆمەلگای کوردی بۆ ئاشتی، بۆ چەمکی ئاشتی، بۆ نەریتی ئاشتی، بۆ پرۆسەی ئاشتی لەو بووهێڵە مێژویەوە سەرچاوە دەگرێ یاخود لەو سروشتەی کۆمەلگای کوردی یاخود لەو سایکۆلۆژیایی تاکی کورد و مرۆڤی کورد بە درێژایی مێژوو سەرچاوە دەگرێت کە هەمیشە لەبارە بۆ ئاشتی چکە گەلی کورد بەڕاستی بە درێژایی مێژوو گەلێکی ئاشتی خوازە تاکە گەلە تاکە کۆمەلگایە کە چاوی نەبڕیوەتە هیچ خاکێک چاوی نەبڕیوەتە هیچ بەرژەوەندی کۆمەلگایەکی تر نەتەوەیەکی تر. لەم چوارچێوەیەدا بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان پرۆسەی ئاشتی وەکوتم دەست پێ کردووە. لە ڕووە هزرێکەیەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئاشتی وەک استراتیجی کۆمەلگا دەبینێت چکە باش دەزانێت ئەوەی کە بە پلەی یەکەم لە ئاشتیدا سوودمەندە کۆمەلگاکانە بە درێژایی مێژوو ئەوانەی کە دژبەری ئاشتی بوون سیستەمی دەوڵەتگەرا و عەقڵیەت و زەهنیەتە بوو کە سەرەتا باسم کرد. ئەم عەقڵیەت و زەهنیەتە هەم پاڵەوراو نییە بۆ ئاشتی، هەم بەرژەوەندی لەگەڵ ئاشتیان نییە و هەم دژبەری ئاشتیشە. بەڵام کۆمەلگاکان ئیتر چ کۆمەلگای کوردی بێت، چ کۆمەلگای تورکی، فارسی، کۆمەلگاکانی ناوچەکە و جیهان بەڕاستی ئەمڕۆ کوشتەی دەستی نەبوونی ئاشتین، حتا مرۆڤایەتی ئەمڕۆ کوشتەی دەستی نەبوونی ئاشتیە. بۆیە ئاشتی استراتیجی کۆمەلگاکانە. بۆیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بە درێژایی مێژی خۆی کە باسی لە سیاست کردووە دەڵێ سیاست پێناسەی هەرە دروستی ئەوەیە کە چۆن مرۆڤ و مرۆڤ و کۆمەلگا، مرۆڤ و سروشت لەسەر بنەمایەکی ئازاد بهێنێتە لا یەکتری دوور لە سەپاندن. هاوکات دەڵێ هەر سیاسەتێک خزمەت بە ئاشتی نەکا سیاسەتێکی چەپەڵە. بۆ چونکە مامۆستاگیان سوپاس کاتەکەمان تەواو بوو. بەڵێ زۆر سەیرم کردی هەڕوولت فەرموو ئەگەر سپاس دەکەم. خۆش بیت. ئێستاش ئەچینە لای دکتۆر میرکۆلا بابەتەکەی کاریگەری بەوانکاری هاوکێشە نێودەوڵەتیە نوێیەکان لەسەر پرۆسەی ئاشتی لە سووریا و تورکیا چاوەڕوانی ئەوە هەموو بابەتەکان سەرژێکەکەیتەوە. جا من سپاس دەکەم ئەچمە ئەو سەرەوەستا لەبەرەوە زۆر بەڕێزانم کاتەتان باش. سپاسی هەواڵانی ڕێکخراوی ئازادبوونەکەم کە ئەمە بۆ جاری دووەمە بانگێشتمانەکەن بۆ قسەکردن لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش بریتە لە پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ئۆجەلان وەکو پرۆسێک کە هێشتا من بە پەیامی ئەبینم داخەڵ نەبوو بە پرۆسێک بۆ پێی کە تورکیا هەنگاوی بۆ نەناوە و زائیدەن پرسی چارەسەری کورد. من قسەکان مەگوشم و زیاتر بۆ ئاڕاستەیە قسە ئەەکەم کە ئەوەی پێوترێ مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا هەیە، چۆن مامەڵەی لەگەڵاکەی، چۆن ئەم پرسە تۆ هەنگاوی لەگەڵا بنی و چۆن چارەسەری ئەەکەی. ئەمە کرۆکی بابەتەکەیە. بەگشتی ئێمە خەڵکانی ئەکادمی یەک کێشەمان هەیە، ئەوەنە خەریکی تیۆرین نیو هێندە لەگەڵ واقعەکە بۆ بەدەستێنانی دەرەنجامەکان مامەڵە ناکەین. لەبەرەوە لەو ڕوانگەیەوە هەمیشە کەسی ئەکادمی ئەو تێڕوانینە من بۆ خۆشم دروستم کردووە، یعنی ئەو تێڕوانیەمان نییە کە چارەسەر پێشکەش بکەین بە تایبەتر لە دنیای ڕۆژهەڵاتە و بە دیاریکردن بە دیاریکراوی لەناو گەلی ئێمە. لەبەرەوە هەمیشە دەستەبژێری ئەکادمی توانایەکی زۆرمان هەیە بەڵام نەماتوانێت وەگەڕیخین بۆ چارەسەرکردنی پرسەنەتەوەیەکان بە دیاریکراوی. من ناچمە سەر تیۆر چکە دنیای تیۆر بابەتێکی ترەوەی کە پێوترێت تەئسیلی مێژووی یا تەئسیلی تیۆری ئیشی ئێمە نییە لێرە بەڕاستی. دۆخێگاتۆتە پێشەوە هاوکێشەیەکی گەورەی نێودەوڵەتی هەیە، سیستەمێکی هەرێمی نوێ دامەزراوە، هێڵە گشتیەکانی جێگیر کراوە. ئەوە ماوەی کە پێوترێت کۆتا بەرجەکان یاخۆدەوەی کە پێوترێت کۆتا لە مەساتەکانە، ئێمە لە کۆتایی پرۆسەکەیان گەشتوینەتە ئەوەی کە پێی ئەوترێت کۆتا قۆناق دەرەنجامەکانی لە ئەرزی واقع ئێمە ئەیبینین و ڕۆژانە و کورد مامەڵەی لەگەڵاکەین. ئێمە ئەزانین بە درێژایی ساڵانی ڕابردوو پرۆژەیەک هەیە کە لە هەفتاکانەوە پێشکەش کراوە، لە هەشتاکانەوە چەند جارێک پێشکەشی کۆنگرێس کراوە، بەڵام بە دروست لە دوای 7 ئۆکتۆبەر ئەو لێدانی کە پێی ئەوترێ تۆفانی ئەقسا کە بریتی بوو لە تۆفانی لە ناوبردنی عەرەبی فەلەستینی لە کەناراوەکانی غەزە خۆت لەو کەرتەی کە پێوترێ غەزە. ئەمە پێش غەزە قۆناغێکەوە دوای غەزە قۆناغێکی ترە پرۆژەیەکی ئەمریکی هەیە کە بریتێ لە پرۆژەی جێگرتەوی و هاوتەریب لەگەڵ ئەو پرۆژەی کە پێوترێ پرۆژەی ڕێگەی ئاوریشمی چینی. ئەم پرۆژەیە وای لێ هات عێراق داخڵی بوو،
ئێران هەوڵیە ئیشی بۆ بکات بۆی جێبەجێ بێ کۆمەڵی هێزی پرۆکسیەوەی پێوتێ گروپی میلیشیای خۆی لە وڵاتانی ناوچەکە دروست کرد لە یەمەنە لە عێراقە لە سووریایە لە فەڵەستینە ئەم ناوچان لە لوبنانە ئەم ناوچانە ئێران داگیری کرد بە داگیرکردنێکی تاواتی بە جۆرێک کە ئێمە بینیمان لە سەردەمی بایدنیشات جۆرێک لە ساردبوونەوە لە مامەڵەکردن لەگەڵ دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتر ئەم 4-5 وڵاتی کە باسم کرد ساردبوونەوەیەکمان بینی بۆ پێی کە دۆسی ئەم وڵاتانە ئاڕاستەی وەزارەتی دەرەوە کرا یعنی بەڕێگەی دیبلۆماسی مامەڵەی لەگەڵا بکرێت لە پەنتاگۆنەوە ئاڕاستەکراوە دۆسیەکە لە CIA دەستی لێ هەڵگرت ئەمە وای کرد کە ئێران بتوانێت بە شێوەیەکی خێرا و کاریگەر هەژمونی خۆی لە ناوچەکە بسەپێنێ وای کرد کە هاوتەریب لەگەڵ چینە کار بکەن بۆچی بۆ جێبەجێکردنی و پرۆژەی کە پێوترێت پرۆژەی ئاوریشم ئەمریکا مەترسیەکانی بینی بەڵام نەی ئەبینی کە ئەمە ڕاستە و خۆ بریتیە لە هەڕەشەیەکی کردداری بۆ سەر ئاسایشی نەتەوەی خۆی ئەوەی دۆخەکەی تەقانەوە و هەستیان پێکرد کە ئەمریکا ئەوروپیەکان کە دۆخەکە تەواو خەریکە لە کۆنتڕۆڵ دەرەچێت وا بڕۆ ئەوەی کە پێوتی هەڕەشەی وجودی لەسەر ئەمریکا و ئەوروپا هەیە بریتی بوو لە شەڕی نێوان ئۆکراینیا و رووسیا ئەوەی کە پێوترێت سەبەتی خۆراکی جیهانی کەوتە مەترسیەوە هێڵی گواستنەوەی بازرگانی بەهۆی هێزە پرۆکسیەکانی سەر بە ئێران و بەهۆی ئەو جەنگە کەوتە مەترسیەوە ئاسایشی وزە کەوتە مەترسیەوە ئەوروپا کەوتە قەیرانی ئابووری و ئەمریکا تەواو ئیتر ئەمە وای گەشتە قۆناغێکە ئیتر وردە ما ڕەشەی وجودیان لەسەرە بە تایبەتر کە ڕێکەوتن کرا لە نێوان چین و رووسیا و چەند وڵاتێکی ترا لە ڕێکخراوی برێکس ئەو هەنگاوە بنێ کە پێوتی ئیغراقی دۆلار نقمکردنی دۆلار بە دۆلار مامەڵە نەکەن کە بە دۆلار مامەڵە نەکراوەکو دراوێکی نێودەوڵەتی هەر یەکە و مامەڵە ئەکا بە دراوی خۆی ئەمە وا ئەکات کە ئسقاطی دۆلار بکرێ یعنی ئابووری ئەمریکا ئەڕوخێنێ ڕوخاندنی ئابووری ئەمریکا و ئامادە نەبوونی ئەوەی کە پێوتی ئاسایشی وزە و ئاسایشی خۆراک کەواتە تۆ وڵاتەکە لە ڕووی وجودیەوە خەیتە مەترسی ئەمە وای کرد کە ئەمریکا هەنگاوی کردارێکی و خێرا بەپەلە بنێت چکە مازانین لە ئەمریکا سێ دەستگای باڵا سیاست و استراتیژی وڵاتەکەدا ئاڕێژێ استراتیژێکی هەیە کورت مەودە مام ناوت مەودا درێژ مەودا لە استراتیژەکە ئەمە ئامادەیە وە کۆمەڵێک پێداوەجی هەیە بۆ کۆمەڵی دراساتی ئامادەی هەیە کە هەر کاتێک پلانی ئەی جێ خۆی ناگری یا مەترسیەکێتە پێشەوە پلانەکان وردە جێبەجێ ئەکرێ وەکو هەنگاوی یەکەم ئەمریکا بیری لەوە کردەوە کە وا پێویستەکە ئەو نەخشەی کە دانراوە کە چەند ساڵێکە پێشکەش کراوە بەڵام کراوەتە سەرڕەفە کە بریتێ لە هێڵێکی نوێ کە پێوتری هێڵی گەشەپێدانی نوێی هاوچەرخی ئەمریکی لە گەڕووی مەلەقەوە دەست پێ ئەکا یەتە زەریای هەندی لە زەریای هەندی یەتە دەریای عەرەبی لە دەریای عەرەبی ئەچێتە دوو کەندا و کەنداوی فارسی کە عەرەبیشی پێ ئەڵێن و کەنداوی عەدەن بە دوو باڵا دەستێکاتە سەر حەوزی دەریای سپی ناوەڕاست لەو سەریشۆ ئیسرائیلی یەکە درێژکراوەی ئاسایشی نەتەوەی خۆیەتی و هاوپەیمانی نەگۆڕێتی لە ناوچەکەیە ئەم بابەتە وای کرد کە هەنگاوی کردارێکی بنێ بۆ جێبەجێکردنی تۆفانی ئەقسا کە لەو سەر ڕوویە بە کردارێکی ئەمریکا بۆی ڕوون بۆ کە تەواو لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەوەی کە پێی ئەوەتری ئامادەی ئەمریکا هاڕەشەی هاتە سەر لە ناوچەکەیە و بە تایبەتر هەوڵەکانی ئێرانیشمان بینی بۆ ئەوەی کە پێی ئەوەتر ڕێکەوتننامی ئیبراهیمی یعنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی پەکی خست بە ئاڕاستەیەکی تر بینیمان بەشێک لە وڵاتانی عەرەبی لەسەر تەوکی هەر هەمویانە سعودیا وردە نزیک بوونەوە لە ئێران ڕوویە ئەو ئینقلاباتانی کە لە وڵاتانی ئەفریقا ڕوویا بۆ نمونە لە نێجیریا ڕوویا لە سوودانا ڕوویا ئەم بابەتانە وای کرد کە ئەمریکا بەپەلە کردداری هەنگاوی بنێ یەکەم هەنگاوی چی کرد هندستانی لەناو ڕێکخراوی برێکسا هێنایە دەرەوە 100 میلیارد دۆلاری یابی وەکو پێشەکی فەرمووەرە ئێمە لە گەڕووی مەلەقە و پرۆژێکی وامانێ لە ڕووی ئابووریەوە بژێتەوە ئەبیت بە وڵاتی زلهێزی سێمی ئابووری کە وەکو باڵانس لە نێوان ئەتوانین بڵین لە نێوان ئەمریکا و چینە مامەڵی لەگەڵا ئەکرێ کۆی ئەم بابەتانە وای کرد ئەم دۆخی هێنایە پێشەوە کە ئێستا ئێمە لێکەوتە و گۆڕانکاریەکانی لە ناوچەکانین ئەمریکا ئامادەیەتیا بۆ پاراستنی بەرژەوەندی خۆی ئەوەی کە بی ئەوترێ گەورە کەشتی گەلی سەربازی خۆی بجوڵانێ بەکرداریش ئەیبینین ئەو جموجۆڵانی کە ئێستا ئەمریکا ئەیکا لە دەریای پاسفیکا ئەیکا لە دەریای ئارامە ئەیکا لە زەریای ئارامە لە زەریای هەندیشە ئەیکا ئامادەکاریە جەنگیەکانی بینین ئەمڕۆیە بینین کە داخلی دانووسانێکی ئەتۆمی ئەبێ لەگەڵ ئێرانە طبعا ئەتۆمی دۆسی سەرەکیەتی یەکجینە گروپە میلیشیاکان و لە هەمان کاتەوەی کە پێوترێ موشکی دوورهاویش بۆ خوار 500 کیلۆمەتر ئەوێ کەمی کاتەوە کۆی ئەم بابەتانە وای کرد کە دۆخێکی نوێ بێتە پێشەوە ئەم دۆخە نوێیە لە چوارچەوەی ئەم دۆخە نوێ تەسویە کرا لە بینی ئەمریکا و رووسیا لە بەرامبەر هەرێمی دۆنباس رووسیا دەستی لە سووریا هەڵگرت تاکە گرەیەک لە بەردەم تەواوکردنی ئەم پرۆژەیە چەند وڵاتێک یەکێک لە وڵاتانە بریتی بوو لە سووریا لەبەرەوە ئەو هاوکێشێکی ئێستا لە ناوخۆی سووریا ڕوئە بریتی لە تەرتیباتێکی ئەمریکی رووسی بە مەبەستی بەدیهێنانی بەرژەوەندی کۆی وڵاتانی ناوچەکە لەسەر و هەمویانە ئەمریکا و ئیسرائیل پاشان رووسیاش لەوزلاوە بەرژەوەندیەکانی پارێزراوە ئەوەی بۆ ئێمە گرنگەوەی کە پێوتێ گوشراوی بابەتەکەمی خوارەوەیە
ئەم هەلو مەرجەنوێ کە هاتوۆتە پێشەوە کۆمەڵی گۆڕانکاری و تەوژم لەگەڵ خۆیان هێنێ کۆمەڵێک گەلان ئەگەر بتوانن سەرکردە سیاسی و سەربازیەکانیان حەکیمانە مامەڵە بکەن بە تێڕوانینێکی استراتیژی هەنگاوی بۆ بنێن دۆخەکە لە بەرژەوەندی گەلەکانیان دووبارە ئەکەنەوە بە پێچەوانەوە 100 ساڵ دۆزی ئەو نەتەوانە ئەچێتە دواوە ئێمە ئازانین دۆسیەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دۆسیەکی استراتیژیە ناوچەکەمان سروشتەکەمان جغرافیای کوردستان وا هەڵکەوتووە ناوچەیەکی استراتیژیە لە ڕێجیۆپۆڵەتیکەوە و لە هەمان کاتا دەوڵەمەندە بۆ سامانە سروشتی کە ئەمریکا و ئەوروپا بەدوایە ئەگەڕێن تاکە بابەت کە بۆ ئیداری دۆزی کورد با لە ناوچەکەیە و بۆ ئەوەی بمانهێڵێتەوە وەکوونەتەوە پێویستمان بەوەیە کە کۆمەڵە سەرکردەی سیاسی پەروەردەکراوە بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی ئەوەی کە پێوتێ خاوەن تێڕوانین و دیدێکی استراتیژی بتوانن مامەڵە لەگەڵ واقعەکە بکەن ئەوەی کە ئێستا بۆ ئێمە هاتوۆتە پێشەوە دۆخێکە هەرچی وڵاتانی داگیرکەری کوردستانە لە قاڵب دراون تورکیا ئەبینین لە ناتۆ ڕۆڵێکی ئەوتۆی نەماوە بۆ پێی بۆ بەبارگرانی بەسەر ناتۆوە کە بەردەوام وڵاتێکی دیموکرات نییە و لە هەمان کاتا وڵاتێکی ئیسلامیە چکە مازانی دنیای ئەوروپا بە جۆرێک لە جۆرەکان قبوڵی ئەو تەوژمە ئیسلامیە ناکەن کە بریتێ لە ڕەوتی ئیخوانی چکە ڕەوتی ئیخوانی هێڵێکی باریک جیاکاتەوە لەگەڵ ئەو فکرە داعشی کە ئێستا لە مەیدانیاوە ڕەشێ بۆ ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی دروست کردووە و بە هەمان شێوە هەر وەک چۆن دنیایشی ئەگەراییان پێ قبوڵ نییە ئەو ڕۆتەشیان پێ قبوڵ نییە و بیریشمان نەچێت تورکیا بەمانەی وشە وڵاتێکی نادیموکراتیە وڵاتێکە تا ئاستی فاشیزم ئەڕوا ئیتر شاوەڕێکی لێ ئەکرێ و لە هەمان کاتایەک بابەتیشمان بیر نەچێت ئەو دۆخە تازەی کە لە سووریا هاتوۆتە پێشەوە یەکێکە لەو فاکتەرانی کە تورکیای لاواز کردەوە ئەو هێڵە نوێی ئەمریکا ژۆی کە پێترێت هێڵی گەشە پێدانی نوێی هاوچەرخی ئەمریکی وای کرد کە تورکیا وەکو تەنها دەواازە بۆ گواستنەوەی وزە لە دنیای ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا پەچی بکێ بە تایبەتر دوای ئەوەی کە پێوتری هێڵی گواستنەوەی وزەی نابۆکۆ ئەو هێڵەش نەما ئەمە وای کرد کە تورکیا لە ڕووی ئەوەی کە پێوتێت دەواازەی گواستنەوەی وزە ڕۆڵی خۆی لەدەست بە ئەم ڕۆڵە بۆ کوێ گوازرایەوە بۆ ئیسرائیل دوای ئەوەی کە ئیسرائیل بەکردداری سەرکەوتوو بوو لە دەستگرتن بەسەر کەرتی غەزا ئەو شەڕێکە نازانم دنیای کوردی بە تایبەتر ڕەوتە ئیسلامیەکان بۆ بە شەڕی ئاین و بە شەڕی نازانم عەقیدە تەماشایەکەن ئەمە بریتێ لە شەڕی هەژمون و شەڕی دەسەڵاتی نێوان گروپی حەماس کە گروپێکی تیرۆریستیە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل کە دەوڵەتێکی ئامادەیە کۆی ئەم بابەتانە وای کرد کە دۆخێکی نوێ بۆ کورد بێتە پێشەوە بە تایبەتر چێڵگەکانی ماری کە لە کەناراوەکانی غەزەیە چکە ئێمە ڕاستیا زانی 360 کیلۆمەتر عەرەب خاکی لەدەستیاوە و ئەم خاکە ئەوە خەیاڵێکی دوورە باسی دووبارە گەڕانەوەی خەڵکی غەزە بکرێ ئاوەدانکردنەوەی غەزە ئەکرێ ئەم بابەتە لە استراتیژی ئەمریکا و ئیسرائیلە نە ئامادەی هەیە نەبوونی هەیە بە پێچەوانەوەی تۆفانی ئەقسا کردی ئەو خزمەتی عەرەب بە ئیسرائیلی کردووە ئیسرائیل بە درێژایی تقریبا نزیک 80 ساڵی ڕابردوو خۆی نەیتوانیەوە بخۆی کادۆخێکی نوێی بۆ هێنایە پێشەوە دەستی گرتە بەسەر بەرزایەکانی جۆلانە بەسەر جەبەل شێخا لەم سەریشەوە کەناراوەکانی غەزەی کۆنتڕۆڵ کردووە کە ئاسایشی وزەی جیهانی دابینەکە کە پشتیوانی وڵاتانی ئەوروپاش بۆ ئیسرائیل و بۆ ئەو وڵاتانە دابینەکە کە ڕێڕەوی گواستنەوەی وزن ئەمە وای کرد کە ئەو چێڵگەنەوتی کە پێوتێ کۆرمۆر و ئێمە لە چەمچەماڵ هەمان و چەمچەماڵ سەر بە کەرکووکە بۆچی ئەڵم کەرکووک چکە باسی دابەشبوونی ئیداری ئێستا ناکەم چکە کەرکووک پێشمەرگا گەڕێتەوە کەرکووک تەحسیل حاصڵاکەوە نییە سەرکردەکانی باشووراڵی استراتیژی بکەن ئەگەرنا پێشمەرگەش ئەگەڕێتەوە کەرکووک لەو چوارچێوەیە چێڵگەکانی کۆرمۆر گرێدراوی هەیە لەگەڵ چێڵگەکانی مارینە ئەم دوو چێڵگێ گرێدراوی هەیە بۆ چێڵگانی کە پێوتی چێڵگەکانی عکاز و لە ئەنبارا هەیە ئەنبار یەک تایبەتمەندی زۆر سەیریە خەتی نابۆکۆ لێ پێکدادانی دروستە کرد خەتی گواستنەوەی وزەی ئێستاش ئەوەی کە پێوتێت تاواکاری سێکوشکە لەوێ دروستەکە لەبەرەوە دائیمەن ئەگەر تێبینی بکەن ناوچەی ئەنبار ناوچەیەکی هەستیارە نە ئەمریکا دەستی لێ هەڵەگرێ بنکەی ئەین ئەسەد لەو ڕوانگەیەوە لە شوێنی خۆی هێشتەوە بۆی چاودێری ئەو ناوچەیە بکە و هێڵیشە یعنی ئەوەی کە پێوتی هێڵی استراتیژی سەربازی ئەمنی لە بینی تەنەف و قاعدەی ئەین ئەسەدا زۆر بەقوتە بە بەراورد لەوەی کە هەریری لێ کۆی ئەم بابەتانە وای کردووە کە هەرێمی کوردستان باشوور لەسەر هێڵەکە بێ ئەو چێڵگە گازی و نەوتیە گەورانی کە لە ڕۆژئاوای کوردستان هەمانە کە هەمووی بەدەست هەسەدەوەی بەشێکی لە سەرخاکی کوردستانە بەشێکی وا تێڕوانینمان دروست کراوە کە خاکی کوردستانی کێشەنی بەڵام بەدەست هەسەدەوەی تەحسیل حاصل ئەمە وای کرۆ جارێکە کورد بێنێتەوە ناو هاوکێشەکە بەڵام چی ئێمە سوودمان لێبینی ئێمە بە درێژایی مێژوو چەندین جار دەرفەتی زێڕیمان واتۆتە پێشەوە بەڵام لەبەروی عقلەتێکی استراتیژیمان نەبووە عقلەتێکی ئەسکەریمان نەبووە عقلەتێکمان نەبووە کە بەرژەوەندی تاکە کەسی تێپەڕێنێ بەرەو ئەو بەرژەوەندی کە پێی ئەوتێ بینینی وێنە گەورەکە و خوێندنەوەی و دنیابینی و مامەڵەکردنی استراتیژی خۆشبەختانە ئەم جارە لە دوو شوێنەوە کە من ئەتوانم بێڵم بأيش بريتيا لإمرالي برز عبد الله وجلان بدياني كراوي وزائدا قنديل
کە ڕۆژئاوای کە ئەم دوانە نمایندەی باکوورەکەن و ڕۆژئاوای کوردستان درێژکراوەی باکووری کوردستانە سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئێمە بە خۆشحاڵی و توانیان ئەم هەلە بقۆزنەوە بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ دۆخەکەیە کرد تەبعاً من دڵنیام لەوەی کە خوێندنەوەی هەڵە بۆ پەیامەکان کراو و ئەکرێ خوێندنەوەی هەڵە بۆ ئەو هەنگاوانە ئەندێکە سەرکردەکانی ئێمە لەناو ڕۆژئاوای کوردستان لە چوارچێوەی سووریایی نوێ هەنگاوەکان ئەنێن کە پێمان وایە ئێمە بۆ ذهنیەتە تێڕوانیە بەرتەسکی خۆمان کە ئەمە بریتێ لە قاڵبدانی ڕۆژئاوا بریتێ لە گەڕانەوە بۆ باوەشی عەرەبی سووری تیرۆریستی نوێ کە ئەبوو محەممەد جۆلانی ڕابەراتێکە بەڵام بابەتەکە بریتێ لە میخ خوارەوە دۆخێکی هەستیار هاتۆتە پێشە کورد دەبێ خۆی بگونجێنە مامەڵەکە مامەڵە ئەەکەی وەکو گەلێکی زیینوی ناوچەکە جێگیرەکرێت ئەگەر ئێمە هەڵی استراتیجیمان نەکردیان بە تایبەتر لە باشووری کوردستان بە درێژایی 34 ساڵی ڕابردوو ئەگەر چیمان بکردیان زەمینەسازی ناوخۆیمان بکردایە ئەوەی کە پێوتریە ئامادەکردنی نەوەیەکی پەروەردەکرا و بە فکرێکی نەتەوەی زۆر ئاساییە تا ئاستی فاشیزمش بڕوا یعنی بۆچی من عەرەبێک ئاساییە فاشیزم بێت تورکێک ئاساییە بۆ من پێم عیب بێ ئێمە ئەوەمان نەکرد نەتەوە سازیمان نەکرد نیشتیمان سازیشمان نەکرد کوردستانمان بنیاد نەنا واماکردنەوەیەک دروست بۆ ئێستا تف لە نیشتیمان و لە ئاڵاکەیەکە نەفرەتەکە ئەم ئامادەسازی ناوخۆیمان بکردایە لە ڕووی هەرێمی شە پەیوەندیەکانمان دیاری کردایە ئێمە ململانی ناوخۆی پارتە سیاسیەکانی کوردستان بە دیاریکراوی ئەوەی کە پێی ئەوەتی یەکێتی و پارتی وەزائیدەن گروپە پۆپۆلیستیەکانی تر کە هێزە ئیسلامیەکان ئەچێتە ئەو چوارچێوە سەر بە دنیای قەتەر و تورکیان ئەمە وای کرد کە ئەزمۆنی هەرێمی کوردستان لەگەڵ و هەڵە استراتیجیانی کەنرا ناوخۆی عێراق لە مامەڵ لەگەڵ هەرێمە لە ئەنجامدانی ڕیفراندۆم لەو عەقلیەتە بەرتەسی کە هەمان بوو کە شاگەشکە بووین بە سەرکەوتنەکانمان لە شەڕی داعشە ئەمە وای کرد 16 ئۆکتۆبەرمان بەسەرابێ دەسەڵاتمان بچوک بکرێتەوە ئینکاریکردن لەگەڵ ئەمریکا بمانێ لەمانێ ئەمریکا زیاد لە 57 وڵاتی ناوچەکە سەری بۆ دانەوانەوە یعنی میلەتێکی وەکو ئێمە کە دەوڵەت نین هەرێمین هیچ دەسەڵات و هێز و توانایەکی ئۆتۆمانیەکە بەرەنگاری ئەمریکا بینەوە ئەم ئینکاریکردنە وای کرد لە قاڵبمان بن ئەگەر نا زەمینە سازیمان هەبوایە لەگەڵ ئەو ئامادەسازی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە و بناغەکەی لە باکووری کوردستان و لەسەر دەستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دامەزراوە پەروەردەکردنێکی تاکێکی ئازا و ئازادی کورد پەروەردەکراو بە فکرێکی نەتەوەی و قبوڵکردنی بەرامبەر تا ئاستێک کە تۆ باسی کۆمەڵگەی دیموکرات دەکرێت ئەم ئامادەسازیە بۆ ئێستێمە دەرفەتی دامەزراندنی دەوڵەتمانە بوو بە پشتیوانیکردنی ئیسرائیل و بەستنی هاوپەیمانی لەگەڵا بەڵام لەبەرەوە ئەم دەرفەتە نییە ئەمە بۆ مانایە نایە کە لانی کەم و ئەزمونانی کە هەمانە پتەریکەین ئەوەی کە نیشمانە جێگیریکەین لەم چوارچێوە هەناوەکانی ڕۆژئاوای کوردستان بەکردداری دوو کەس ناوی ئەهێنم ڕاستە کۆنسەیەکەی بڕیار ئەیە بەڵام دوو کەس واجی هەیە هەردوو بەڕێزان فەرماندەی سەربازی سیاسی خاوەن عەقڵەتی استراتیژی گەلەکەمان بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ ئیلهام ئەحمەد ئەم دوو بەڕێزە ڕۆڵی کارا و کاریگەریان هەبووە لە جێگیرکردنی ئەزموونی خۆسەر لە هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا هەرچەندە ڕاستە ئەمریکا بە استراتیژ ناوچەکەی خۆیەتی بەرژەوەندەکانی لە ناوچەکەیە ئەیهێڵنەوە بەڵام توانیویانە بە شێوەیەکی پراگماتیکیانە بۆ یەکەم جار لە مەیدانە بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە بکەن کە ئەزموونی خۆسەر بپارێزن بۆ زانیاریشتان مانەوەی ئەزموونی خۆسەر یەکسانە بە مانەوەی باشووری کوردستان لەبەرەوە ئێمە ئەزانین بەڕاشکای من عادەتەن قساکەم شکەیشی من ئەوە نییە مجاملەی کەسکەم حەوشەی پشتەوەی ئێران بریتی بوو لە زۆنی سەوز حەوشەی پشتەوەی تورکیا بریتی بوو لە زۆنی زەرد ئەم حەوشەی پشتەوە بوونەوەی کردبوو کە ئیرادی لەم دوو حیزبە لە سەرکردەکانیان سندۆتەوە بە جۆرێک بە هیچ جۆرێک لە جۆرەکان بژاردەی تریان نەبووە ئێمە ئەزانین ئەمە ڕاستی حاشا هەڵنەگرە زۆنی سەوز بووین بە بەرەی مەقاوەمە دنیای شیعە و زۆنی زەردیش بووین بە بەشێک لە دنیای ئیخوانی تورکیا و مالیاتر دابەش بووین لەو ڕوانگەی و ئەمریکا مامەڵی لەگەڵا ناکردین بەڵام جارێکی کە فەزڵ عاقڵی وریایی ئەوەی کە پێی ئەو تێڕوانینی استراتیژی نەتەوەی ئەگەڕێنمەوە بۆ بەڕێز مەزلوم عەبدی کە بە دیوێکی ترە خۆی لە خۆیان قوتابی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە ئەو هەنگاوانی ئەو کەنای لەگەڵ ئەو هەنگاوانەی کە لەگەڵ خاتو ئیلهام ئەحمەدە ئەمانە کە وای کرد هەم کارێک بکەن کە وردە سەرنجی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ ڕۆژئاوای کوردستان ڕابکێشن و بە دیوێکی تریشا ڕۆڵێکی کارا و کاریگەریان هەبوو لە پاراستنی باشووری کوردستانە لە کەوتن پاراستیان و بە دیوێکی تراوای لێ ئەکەن کە هەنگاو بە هەنگاو بەهێز بێتەوە یەک بابەتی تریش زۆر گرنگە لێرە حەزەکەم ئاماژەی پێ بەم ڕاستە سەرکردە سیاسی مەیدانیەکان ڕۆڵی کارا و کاریگەریان هەیە ڕاستە دەرفەتەکە من بە ئێستاشەوە ئەڵەم دەرفەتی زێڕینی کووردە قاوەیەکە خۆینەوە لە ئەفرین و قاوەیەکی چەخۆین و لەسەری کان و گرێسپی و لە کەرکووکی چاکەمانە خۆین و گوێ لە گۆرانی کوردەکانی شەگرین
ئەم بابەتانن ئەبنەوە بەناوچی ئێمە بۆمان نەگەڕێتەوە بەڵام ئەوی بۆ ئێمە گرنگە یەک بابەتە ڕێخستنی نێوماڵی کوردێ لەم قۆناغەیە دروستکردنی وتارێکە پێوترێ وتاری یەکێتی نەتەوەی کورد وەلابردنی ئەو وتارە دووبەرەکیە کە ناو خۆیان دروست بووە من لەگەڵ ڕەخنام لەگەڵ لە هەر ئەزمونێک بگیرە بۆ خۆم ئێستا ئەگەر بیخەمە سەر قەڵەمی ڕەخنا هەر لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا تا ئەگاتە کوردستانی سووریش ڕەخناگرم بەڵام ئەم قۆناغە قۆناغی دەسەڵگرتنە لە تیۆر چکە تۆ ماڵە لەگەڵ ئەمری واقعاکەین و لە هەمان کاتە قۆناغی وەلانانی دوو بابەتە یەکەم ناکۆکیەکان دوو ڕەخنەکان هەڵگرتنیەتی لە جۆنتایەکە بۆ کاتی خۆی من هێشتا دەوڵەتم نییە ئەزمونەکەم جێگیر نەبووە لەژێر هەڕەشەی لێ ناوچوون و جینۆسایدکردنم ناگرێ من دانیشم باسی دیموکراتیت بکەم لە کاتێکەوەی کە پێوتێ بنەماوە پرەنسیپەکانی دیموکراتی فەرەنسا باوەڕی پێی نییە یۆنان کە خەڵقوڵاوی یۆنانە باوەڕی پێی نییە ئەمریکا باوەڕی پێی نییە کاتێک هێتە سەر ئاسایشی وزە ئاسایشی ڕێڕەوە ئاویەکان لەگەڵ ئەوەی کە پێی ئەوترێ ئاسایشی هاوپەیمانەکان ئەوان لە ڕواگەی پرەنسیپی کارتەر و مامەڵاکەن لەبرۆ ڕەخنەکان هەڵەگرین بۆ دوای بۆ یەک بابەتی تریشە میشە حەزەکەم ئاماژەی پێ بم ژنە ئازادەکانی کورد شەڕوانەکان یەکینەکانی پاراستنی ژن ئەوانیش بۆ خۆیان جارێکی تر بە دیوێکی تر شۆڕشێکی معریفی فکری کۆمەڵاتیان لە جیهانە بەرپا کرد بە جۆرێک هەرچی ئاڕاستی شۆڕش و خەباتی ژنانە هەمویان ژێر پرسیارەوە من داوای لەبر نەکەم بابەتەکە زۆرە وەسەری ئیش قسەم کرد بەڵام من بابەتەکەم گوشی و جارێکی کە 1 ملیۆن جاری کە ئێڵەم و ئەم قۆناغی زێڕینی کوردە ڕاستە دەوڵەت دانامەزرێ بەڵام دەسەڵاتمان تا ئاستی دەوڵەت ئەڕوا و سووریای نوێ ئەگەر کورد ئیداری نابێ جۆرێک لە جۆرەکان بە ئەبوو محەممەد جۆلانی بۆ گروپە تیرۆریستیانە ئیدارە نادرێت و تورکیا و ئێران و عێراق و ئێرانیش بۆ ئێمە لە قاڵب ئەدرێ و سوپاس بۆ گوێگرتن زۆر سوپاس بۆ ژنە ئازاکانی باشووریش بەڕێزان جاری کە من هاتمەوە طبعا دوو بابەتێ زۆر گرنگە و دوو پرسیاری جەوهریشە بەڕاستی لەوانەیە هەرێک لە ئێمە لە کاتی پێشکەشکردنی ئەو بابەتی ئەوەی مەبەستمان بۆ ئەوەی کە لە مێشکمانە بیگەێنین نەماتوانی بێ سەرکەوتوو بین لە وەڵامدانەوەی ئەم دوو بابەتە دوو بابەتی زۆر گرنگە یەکەم پرۆسی ئاشتی کە لە باکووری کوردستانەوە لە ئیمراڵیەوە سەرچاوە ئەگرێ هەرچەنە من بە بانگێشتی دانی مێشتا نەبوو بە پرۆسە چکە تورکیا داخڵ نەبوو بە هەنگاوی کردارەکی و بابەتی دووەم مەسەلەی چەکدانانی پەکەکەیە کە بەڕاستی خوێنەوەکی هەڵی بۆ کرێ پرۆسی ئاشتی لە تورکیا مازانی تورکیا نەتەوەیە کە لەسەر ئەوەی کە پێوترێ بنەمای فکری و ڕەگەزپەرستی تا ئاستی فاشیزم لەلایەن ئەتاتورکەوە دامەزراوە تا ئێستا درێژەی هەیە ئەو بابەتە ئەم درێژە پێدانەوە ئەکا کە تورکیا بە هیچ جۆرێک لە جۆرەکان باوەڕ و بڕوای بە پرۆسی ئاشتی نەبی ئەوەی کە وای لێ ئەکا ناچار بێ پێشوازی لە پەیامی سەدی ئاشتی بەڕێز ئۆجەلانکە ئەو دۆخە و ئەو هاوکێشە نوێ نێو دەوڵەتیە کە ئێستا هاتۆتە ئارا لە ناتۆ مەترسی لەسرە بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا بەردەوامە ڕەشی کشانەوە لە ناتۆکە و وڵاتانی ئەوروپا چیتر ئەزانن تورکیا ئەو گرنگیەی نەما کە وەکو دەواازەی گواستنەوەی وزە بێت ئیسرائیل جێگەی گرتوێتەوە هاوپەیمانیانە و مامەڵش شەخۆشتە لەگەڵیا و دیوێکی تری بابەتەکە ئەوەیە کە تورکیا بەردەوام وەکو کارتی فشار کارتی کۆچبەرانە ئەوەی کە پێ ئەوتێ مەسەلەی گواستنەوەی وزەیە بەشدا ئەندامبوونە لە یەکێتی ئەوروپا بەکارهێنانی ناتۆی ئەمانی لەسەر دنیای ئەوروپا و ئەمریکاش دروست کردو ئێستا لە هاوکێشەکە بە تەواوی تورکیا خراوە بە جۆرێک کە فشاری ئەمریکا و ئیسرائیلی لەسرە ئێمە بینیمان کە تقریبا من 2 مانگ لەمە پێش ئاماژەم پێ دوو قاعیدە بڕیار بوو دروست کرێ تەدمۆر 6 کیلۆمەتر لە ڕۆژئاوایەوە بنکەی تیفۆر هێشتا ئامادەی سەرەتایی ئەکرا ئیسرائیل لێیە کەواتە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێ ئەوتێ پەلهاوێشتنی تورکیا لە ناوچەکە بوونی نەما ئەمە پێمانەڵە چی تورکیا لە هاوکێشە نێودەوڵەتیەکانە خرا لە ڕووی هەرێمیشەوە چیتر جێگەی نابێتەوە بە تایبەتر جارێکی ئێڵەمەوە پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تورکیای خستە بەردەم قەیرانێکی ناوخۆیی خستێ بەردەم قەیرانێکی هەرێمی و خستێ بەردەم قەیرانێکی نێودەوڵەتی چکە ناکرێتەوە ئەو گروپێک لە کەوانەیەکا طبعاً لای ئێمە بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی ئێمە لای ئەوەی کە پێوتێ بەرژەوەندی و پیشەسازی سەربازی وای خواستوە کە پێوترێ گروپێکی تیرۆریستی پەیامی ئاشتی بڵاوە پێ ئەکا یعنی ئەمە چ گروپێکی تیرۆریستی ئەماکە ئێستا تورکیا کەوتۆتە قەیرانەوە مەسەلەی ئەوەی کە پێ ئەوترێ مەسەلەی چەکدانانی پەکەکە من هیوادارم پەکەکە خۆی هەڵوەشێنێتەوە و باشترین و گرنگترین بڕیاری حەکیمانەیە کە بیە مەسەلەی چەکدانان یەک بابەتی ئەمە هاوکێشەیە کورد چەک چیا جەنگ ئەمە لە یەک نابێتەوە بەڵام پەکەکە بە دیاریکراوی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە من بە مفەکری گەلەکەمانیدا ئەنێم کابرایە کە دیدێکی استراتیجی هەیە تی ئەگا لەوەی کە پرۆسەیەکی دوور و درێژ و قورسە ئەگەر هاتو هەر وڵاتێک بەجا پەکەکە لە لیستی تیرۆرا دەربکە ئەڵتەرناتیڤەکەی چییە بە کۆنگرێکە لێوەشێنێتەوە لە ژێر نایەکی تر دەسەکاتەوە بەکاری خۆی هەر وەک ئەوەی کە دەپە کردی و ئێستا دەم پارتیە و بە کۆتا بابەتیش مەسەلەی چەکدانان لە هیچ شوێنێکی دنیا چەکدانان لێ چکە چەک یەکسانە بەهێز وهێزیش لە مەیدانە
ئەوەی کە پێی ئەوتیە بابەت یەکلایی ئەکاتەوە ئێمە نەمان بینی نە هیچ تیۆرێکی ئەکادمی و نە هیچ نەزەریەکی زانستی و نەشمان بینی هیچ ئەوەی کە پێی ئەوتیە دوورشم لە مەیدانە هیچ شتێک یەکلایی کاتەوە هێز و چەک ئەوەی کە پێوتێت تەرسانەی سەربازی جەنگی ئەمە ئەکاتەوە لەبەرەوە لەو ڕوانگەوە چەک لە دەستی ئەم گروپە ناوی باپەکە نەبێ ناوی گروپێکی تر بێ و پێشنیارێکیش کراوە کە ناویکی ئینتەرناسیۆنال لە دوای هەڵوەشانەوەی پەکەکە لەو پارتە سیاسی نوێی کوردیە بکرێت کە لە باکووری کوردستان ئامادەی ئەبێ و دوای ئەوە کرانەوەیەکی نائاسایی ئەبینن بەڕووی کووردا بە تایبەتتر بەڕووی کوردانی باکوورە ئەو بزوتنەوە شەکداریە شۆڕژگێڕی ئێمە هەنگاو ئەنێتە دۆخێکی تر بەمە تورکیا و کۆی وڵاتانی داگیرکەری کوردستان ئەکەونە دۆخێکەوە کە ناخشارە بە شێوەیەکی ئاشتیانە مامەڵە لەگەڵ کووردا بکەن. فەرموو هەرخوانین ئاواش دەست پێ بکەینەوە فەرموو مامۆستا. زای چۆن بەڕێی من پەیام بە ئاشتی معلوم نییە چیە کەسێک کە پەیام بە ئاشتیەیە یا خۆی لەوە هەماژی یا مەسلحەتێکی سیاسی هەیە لەوە بەدەر نییە تا ئەوە تۆ شەرحی بکە ئەوە مهمە ئەمە شتەکەی وایە بەڕێ من ناخوام ئەوە شتێکی ڕێی شخصی خۆتە هەر کەسێ بڵێ ئەمە یەک دوو منطقەکە لە حاڵەیەکی جەنگی نائستقرارە و شەڕی گەورەتیاوە ململانەی زلهێزەکانە لێرە تورکیا لە قەیرانە هەچی ئەحزابی کوردیە بە سووریا بە تورکیا بە ئێران لە قەیرانە ئەم واقعی ئەمە ئەحزابی ناسیۆنالیزمی کوردی پێ لەمانە من چۆن تاریفێکە کە هەمووشیان دیفاع لە خاوەندارەتی تایبەتیەکە هیچ پەیامی ئاشتی جایە مەسەڵەن بڵێن ئیدعاکردن بۆ پەیام بۆ ئاشتی جای بەڵام خاوەندارەتی تایبەتی لای هەمویان مقەدەسە خاوەندارەتی بۆ هێزەکانی بەرەمێنان هەمویان ئەمان لا مقەدەسە بە ئاپۆوە بە بەرزانیەوە بە تاڵبانیەوە بە حیزبەکانی کوردستانی ئێرانەوە هەتا لای حەسەدەش ئەمە بناغەی ئێستا هەر جۆرە معاملەکەن لێکێکیان با تۆزە دیموکراتیزەکیان لێکە باشترە ئەو بەحسێکی ترە و ئەوان بخوان لە قەیرانان لە نێوان ئەم ململانەیە کە لە مەنتەکە ئایندەی مەنتەکە معلوم نییە بەرەو کۆڕا نازانم ناوی ئاشتی نییە وەکوتم ناوی ڕێکەوتنی هێزە سیاسەکانە ناوی وڵاتانی زلهێزی دنیای خۆشی ئەو نیکۆلای خانم ئیشارەی بۆیە کە ئەو رووسیا ئۆکرانێشێتە پاڵ ئەبێت بە حسەی ئەو ومثلا بين منطقة الرجال في أمريكا وأما جاري يقلعين بوتو لم نواه هذا السياسي كان خليك معاملي بيواكن نقول هيك شان بس كشي كردنا كن هيك شان مثلا كان كشي كردنيا كرد كشي كهيا كستمينة تواتيا ومثلا كاب شاندين صار فلسطين يعني فرق كشي فلسطين عالمي ترى قبل ترى ويران يعني چه امیدیه که تو شاوره که چیشی کرد با پیام حلبیه چیشی کرد با سیاست جهت حلبیه یعنی ولاتانه وارد دستورکانیان تا اصلا دستورکانیان کنه پرسترکان توختیه کنه و استمینه تواتیش با قدرت کن. دکتر شورش. من هیچ امیده که منی بوی که چیشی کرد لسعی هیچ چیزی چی حسابی نکرد لسعی حلبیه نه. او جورتون پیامه یا وهمه یا مثلا مصلحتێکی سیاسی سپاس گەیش دەست خۆش بێ سپاس وەڵای من لە سەرداوای ئێوە بابەتەکەم دیاری کردووە قسە لەسەر ڕێگریە دەستوریەکانی پرۆسەی ئاشتی لە بووە کوور و ڕۆژاوە ئیتر خۆشیش نییە من شتێک هەڵا بکەم بۆیە باسی ئەوەم کرد لە کۆتاییش وتم لافاوێک بڕێوەیە لەوانەیە گۆڕانکاری لە ناوچەکە بێ هەموو ئەو شتانەی ئێمە دەڵێن لە تۆوەخۆدانە بێ نازانین تو ساڵی 90 هەمومان خۆمان حازر کرد بوو بنێرێن بۆ عەرعەرە بەڵام وەختێک ئەوە بوو هەرێمی کوردستان ئازاد کرا بۆیە مەسلەی تیۆری و گرنگ ئەوەیە تۆ تیۆری بە واقع لێک بدەیەوە تیۆری بە واقع لێک بدەیەوە تا چەندیش تیۆریەکانمان خستوەتە خزمەتی کێشەی نەتەوایەتەکەمان ئەوە بەرهەمە زانستیەکانمان دیارە ئەوەی حەز دەکا بابێ لە سیڤیەکەم بیدەمێ من مەدحی خۆم ناکەم بەڵام هاتووم لە مەجالێکی دیاریکراو قسە بکەم نەپەڕمەوە شوێنی تر ئەوی تر بۆ خەڵکی تر بەجێبێرم. دەستخۆش دکتۆر سەبارەت بەو دوو پرسیارە هیچ هینەکەت هەیە؟ لە هەموو دنیا ئاشتی کە تۆ لە هەموو تەجروبەی هەموو دنیا خەڵک شەڕ بەردەوام بووە ئەمجا چۆتە مفاوەزەت شەڕ بەردەوام بووە لە جەزائیر لە زۆر شوێنی تری دنیا بەس ئێمەی کورد نەبێ
لا كردستانی عراق مثلا لە شەستەکان ئیتر پاڵمان لێ دەداوە مفاوەزاتە هەتا حکوومەتە کان کە داتنە سەرکار لە دوای انقلاب خۆیان قەیم دەکردو زەحسابیان بۆ ئێمە نەدەکرد بۆیە پێویستە شەڕ بەردەوام بێ مقاومەت بەردەوام بێتە ئەو کاتێک کە یعنی لە نەتیجەی مفاوەزات دەگەینە سەبارەت بە بەنگەوازی بەڕێز عەبدوڵڵا ئۆژلان بەڕێز عەبدوڵڵا ئۆژلان لەو بەنگەوازیات نەوەک تێکۆشەڕێکی کورد یان سەرکردەیەک کورد قسە دەکەی وەکی نیشتیمان پەروەرێکی تورک قسە خەمخواری تورکیایە تورکیا 1000 ساڵی چۆن بمێنی نەوەک مەسەلەن هەر تێکۆشەڕێکی کورد ئێمە زانن ئاسیان چی بێ ئەمە بابەتێکی دیکەیە بەڵام وەکی تێکۆشەڕێک مناضلێکی تورک قسە دەکەی تورکێکی دیموقرات نیشتیمان پەروەر و لەوێ خەمی تورکیایە چۆن تورک و کورد 1000 ساڵی دیکە پێکەوە ژیان بکەن و مەسەلەی کورد نە بە تورکەوە ئێمە ئەگە لە ڕووی دیرۆکی بێ ئەمە فرس نزیکترن لە یەک و ڕەواترن لە ئاستین مێژوو کە پێکەوە ژیان بکەن نە تورک دوێنێ هاتنە ئەستەن وشەی تورک لە 1909 هاتیە بەکارینان لە ئەدەبی سیاسیدا ئەسڵەن عوسمانیان بە زمانی تورکی تەنازل نەکرد قسە بکرد تورک عوام بوون عوامی پێبریان لە تورکیا بوون و یەکەم قەسیدەی شەعر 1905 بە زمانی تورکی هاتیە نووسان بە هەر حالی ئەم وشەکان علمی سیاسەت تشتەکە و ئایدیۆلۆجیا تشتەکە وشەی الأمة الديمقراطية دژی منطقي علم السياسة أمة ديمقراطية نییە الأمة تحيل إلى المجتمع المدني نفي للسياسة حداثة بويهات يدا مزرادن دولة بوا سياسي مجتمع بوا مدني وتشتك أم تنيا تروحك دكتورايا عالمك اجتماع دكتورا نعالمية دومينيك شنابر لألمانيا بيشكيش كردية ونازانم بلاو لأدبي سياسي لا يبككا أما تل أوكسفورد بقاري تل هر ديكشنريك يعني انسكيلوبيدياك بقاري لجوجل بنوسا چی بڵێن ديموكراتيك سوسايتي هیچ نییە مجتمع ديمقراطي هیچ نییە ديموكراتيك نيشن هیچ نییە نە بە عەرەبی نە بە ئینگلیزی نە بە هیچ زمانێکی نییە مەرجعی معرفی چییە تەنیا ئەمە قسەی هاینی شاعری ئەڵمانی لە بیرم تێنێت کە بەراورد کرد نیوان شۆڕشی فەرەنسی و ئەڵمانی کە ئێوە مەقسەلە ڕۆ بسبێر وا کرد ئێمە ئەسەورا خەرەجەت من ڕەئس کاهن إما نتو لا يخرج من رأس زعيم الأمة الكردية موجودة نتوي كرد موجودة بيش أوشلان بيش بارزاني بيش طالباني ويدمينيش نا اختراعكي فكرية أو السختكارية لهبون وهويتي كرد تزييفة تبلي والله كردستاني سوريا برهمي مشكي برئيس عبدالله أوشلان ومظلوم عبدي مظلوم عبدي بريزة وتيكوشرة وويركا وريزي بوي دقرو بياوا بلام نوايا حسي نتوي كل بهبون ونبونيان چون شاركرن وزوربي اوي شهيدن ريجي نوت لصاد نبكك دو برازاي من شهيد وبراي من شهيد نبكك ولا حياتي خوشينا اوشلاني بون اما شون يعني ام قصيا بريزان با ئێمە نەتەو ڕێزگار بکن لە مێشکی تەک کۆلەپەرستی تەک نەتەوی کورد بە دوا خستیە و بەڕێز عەبدەڵڵا ئۆژلان تێکۆشەرە ئەرکی ما پشتگیری بکن بەڵام تا ئێستا ئەوەی دەبێ بە پێ ئەعلامی تورکی من ڕۆژانە بە دواتکەوە و پێ تەسریحاتی فەرمی هەمی سیاسەتمەداری تورک تا ئێستا اعتراف نەکردنە بە هەبوونی دۆزی کوردی لە تورکیا وبلين كوتايبوني تيرور واتوصيف فريداني تشاك قلتنا دوزي كردي هيا نعم اعتراف كرنا كهلا واتي وينا او تشل بينجي صال شرا وبدهان 1000 شهيد واتي قش تيرور بو خباتك تيروري بو اما ادبي ببورا اما دبابة إما الرز
لە گۆتاری خۆی نیشتیمانی بگرن ئەگە ئێمە ڕێز نەگرن لە ئاستین میدیا لە ئاستین ئەدەب لە ئاستین سیاست کەس ڕێز بۆمە ناگرێت و ئەمە تەنیا ئێستا ئەوەی ئەردۆگان دەکەیت کە ئەردۆگان ئێستا 65 لە ساڵ بە پێ ڕاپەرسینên دەستگایên ڕەسەن کۆمەلگای تورکی دژیە بۆچە هاتنە تیرۆریستێکی وەکی ڕەجەب تەیب ئەردۆگان ڕێزگار بکەن لەسەر جەفانی کورد و تەکتیکی استراتیژی بەرپەبرێت ئەم یەسارچیتی چەپگەرایەتی پوچی کورد کە بە قوربانی ئایدۆلۆژیای عروبی و فارسی و تورکی کردنە واز لێ بێنن ئەمن نە لە خەمی تورکیا نە لە خەمی هیچ وەڵام لە خەمی کوردایەتی خۆمە لەبەر هەبوونی من وەکی مرۆڤ ژێر هێریشتەیە ئەمە خەتە هەرجا ئیسلامی سیاسیشی هاتیە تەنیا قوربانی غەزە بکەن ئێوە زانن غەزە بۆچی دروستکردە تاریخ بخوێنن غەزەیەکی کورد نابی ئەبوو شوجاع الکوردی کەوەی ئێستا حەی شوجاعیە بەناوی دامەزران بۆ تەنیا چەتەیەن عەرەب داهاتن ئێریش دەکردن و دزی کرد غەزە کردنە مەکە الموکەڕەمە کردنە ڤەتیکان بۆ ئیسلامی سیاسی ئێستا ئایدۆلۆژیای عروبی دووپات دەکەیت تەزیف و سەختەکاری لە وەعی کورد دەکەیت بەلەنتیما مەڵایەک تێ دەبێ ئەمە هیچ میراتی کورد نییە نەورۆز و نازانم چی وە کەس نەڕۆشنبیرە نە کەسێکی وەکی یوسف زێدان کە بژگیری کوردی ڕۆژاوا و باشوور و دۆزی کوردیە و دۆزی کوردی سەر بە دۆزی فەڵەستین دەکەیت ئەم مەڵایەن جاهل ڕێگری لە پێشکرد و دەستهلاتیش لە کوردستان شریکە لەم بە هەردوو لایەن شریکی ئەم ماستاوچیتیا کەتگرن لەگەڵ ئیسلامی سیاسی لە کوردستان بە ناوی ڕێکخراوی ئازادبوونەوە زۆر زۆر سوپاس و پێزانین بۆ دکتۆر سەربەز نەبی بۆ دکتۆر شۆڕش بۆ هاوڕێ عوسمان بۆ مامۆسا محەممەد بەکر بۆ دکتۆر نیکۆلا بۆ ئارامی و پشت و درێژی ئێوە کە تا کۆتاییمانەوە بە ناوی ڕێکخراوی ئازادبوونەوە زۆر زۆر سوپاستانەکەم کاک تەحسین وتەی کۆتایی پێشکەشەکە زۆر زۆر سوپاس بۆ ئێوە خوشکان برایانی بەڕێز لە کەناڵە عەرەبیەکان کە گوێم لە دکتۆر سەربەز دەبێت دیفاع لە دۆزی کورد و لە ڕەوایەتی دۆزی کورد دەکات قسەیەکی مەشهورم بیرەکەوێتەوە کە بەڕاستی سامانی قەومی یان نیشتیمانی تەنیا نەوت و ئاو نییە ئینسانەکانن و دکتۆر سەربەز لەو نمونەی ئینسانانەیە کە سەروەتی قەومیە بۆ کورد و جێی شانازیمانە هەر ئەم ڕۆژ لەو دیزاینەی کە کردمان لەگەڵ خوشکان و برایانی ئازاد بوون دوو ئەکادیمیکار سێ ئەکادیمیکارمان بان کرد فەرمولیە کرد دکتۆر سەربەز دکتۆر شۆڕش بە سوپاسێکی زۆرەوە لەگەڵ دکتۆرە نیکۆلا و دوو سیاسیشمان فەرمولیە کرد کە یەکێکیان بە ئیتیجاهێکی دیاری کۆمۆنیستی بیرەکاتەوە کرێکاری کۆمۆنیستیش یەکێکی تریشیان بە ساڵانێکە خۆی هیلا کردو لەگەڵ ئەدەبیاتی ئۆجالان و دیراسە و کتێب و تەرجەمە و ئێتیمامێکی زۆری هەیە بۆ تێکۆشانی ئەو بەشەی کوردستان بەڵام دیارە هیچ ئیشێک بێ کەم و کوڕی نابێت داوای لێبوردنەکەی لەو کەم و کوڕیانەی کە ئێمە هەمان بوو لە بەڕێوەبردننی کۆبوونەوەکە چ لە کاتی چ لە ئەو ژماری قسەکەرەکان کە ڕەنگە 5 کەس بۆ 3 سەعات بۆ 4 سەعات زۆر بێ چ ئەوەی کە لامان وا بوو ئەگەر هات و هەمومان ڕێگە بتەین ئەوان دیبەیت بکەن لە بینی خۆیان لەسەر ئەو بابەتانەی کە ئەزانین جیاوازیان هەیە ئێمە زیاتر سوود دەبینین بەڵام بە دڵنیایی لەبەرەوەی دەرونی هەمومان پڕە لە هەم لە ئازار هەم لە خەون هەم لە ئومێد بۆ میلەتەکەمان دیارە هەمومان حەزەکەین کە قسە بکەین و ڕاستە و خۆ دیبەیت بکەین لەگەڵ ئەو سەروەتە قەومیانەی کە ئەمڕۆ لێرە ئامادەن دیسانەوە من سپاس بۆ هەر 5 قسەکەرەکە و سپاسێکی تایبەتیش بۆ تاقەژن لە قسەکەرەکانە کە بەڕاستی دەنگێکی دلێر و زۆر گەشتبینانەیە بۆ دۆزەکەمان بە ئومێدین کە خەونەکانی ئەو تەوەقوعاتەکانی ئەو بێتە دی زۆر زۆر سپاس